بەناوی خۆی بەرز و باوتە جوانترین سڵاوێمەتان پێشکەش بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کامڕۆ بە یارمەتی هاوکارانمان لەگەڵ هاوکارم دانیار لا پرۆگرامی کینوی پەیامی ڕۆژ هاتوونێتەوە خزمەتان بە کۆمەڵێک تەور و بڕگە و بابەتی نوێەوە بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگەی سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵین جارێکی دیکاتینەوە خزمەتان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردوون لەو بابەتانی کە پێشکەش بە ئێوەی عزیزی دەکەین لە تەوەریەکەین بەرنامەکەماندا باز لە گۆڕانکاریە کەش و هەوایەکان دەکەین بە تایبەتی کە ئەم ساڵ وشکە ساڵی بوو کەم بارانی بوو بە تایبەت لە عێراقدا کە لە عێراق هیچ هەوڵێک نییە بووی کە ببێتە بەربەست بووی کە مەگە مەترسێکی سروشتی یاخود گۆڕانێکی کەش و هەوا ڕووبدات و ڕێوشوێنەکان بگیرێتە بەر زانین هۆکارەکانی گۆڕانکاریە کەش و هەوایەکان چین و ئەم گۆڕانکاریانە تا چەند پەیوەندی بە ژینگە و مرۆڤەکانەوە هەیە بە تایبەتی تر لە عێراق و لە هەرێمی کوردستاندا گفتوگۆ لەو بارەیەوە دەکەین وەروەها لە تەوەری دوین بەرنامەکەماندا باز لە یادی ئاشورا دەکەین باز لەو پند و ئامۆژگارانە دەکەین کە لە یادی ئاشورادا هەیە خی گەورە کۆمەڵێک گوێزگەی گرنگی داناوە کە بۆی مسلمانان لە گوناه و تاوانەکانیان پاک بوونەوە کە لەوانە مانگی پیرۆزی ڕەمەزانە و شەوی لەیلەتول قەدرە و دەشەوی دەڕۆژی حەجێ وەروها ڕۆژانی محەڕەمیش کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گرنگیەکی تایبەتی پێداوە باز لە فەزڵ و گەورەی ئەو ڕۆژە گرنگانە دەکەین و بە تایبەتی تر دەی محەڕەم کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا گرنگیەکی تایبەتی هەیە. بەڵە بەڕێزان لەگەڵ ئەم دوو تەوەرە سەرەکێشدا کۆمەڵێک بڕگە و بابەتی دیکەمان دەبێت سەرەتاش وەک هەمیشە دەچینە لای بڕگەی کەش و هەوا فەرموون با پێکەوە بینەر بین. بەڵە بەڕێزان دەچینە بڕگەی زانیاری و زانیاریەکمان بۆ ئامادە کردوون لەسەر سوود و گرنگەکانی شووتی فەرموون با پێکەوە بینەری بێت.
وڵازان و خۆشەویستان لە تەوریەکەمی بەرنامەکەماندا باز لە هۆکارەکانی ئەو گۆڕانکاریانە دەکەین کە لە کەشوهادا ڕوویانداوە و ئەو گۆڕانکاریانە تا چەند کاریگەری هەبووتە سەر ژینگەوە یا بزانین بەرزبوونەوەی پلەی گەرما و کەمبارانی لە ئێستادا تا چەند کاریگەری هەیە لەسەر ژینگە و گفتوگۆ لەو بارەی دەکەین لەگەڵ بەڕێز ماوەستا سوبحان حوسێن شارەزای ژینگەی کاک سوبحان زۆر بەخێر بێت. زۆر سوازم دەرفەتە. دەزانین کە ئەم ساڵ گۆڕانکاری گەورە لە کەشوهەوادا لە زۆربەی وڵاتانی جیهاندا ڕوویدا لەوەی کە پلەی گەرمای زۆ بەرز بوویەوە کەمبارانی و کەم ئاوی لە زۆرێک لە ناوچەکان لە جیهاندا ڕوویدا ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێ زۆر سپاس. بابەتی گۆڕانکاری کەشوهەوا بابەتێکی نوێ نییە، دیاردەیەکی جیهانیە، کێشەیەکی جیهانیە. ساڵانە لە وڵاتان لە سەراسی وڵاتە پێشکەوتوەکان بەتایبەت وڵاتانی واری پیشەسازی ئەمریکا و سین و رووسیا و وڵاتە پێشکەوتوەکان زیاتر چەندین کۆنگرە و کۆنفرانسی جیهانی لەم بارەوە دەربارەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا چی بکرێتەوە کە ئەم گۆڕانکاری کەشوهەوا کاریگەریەکانی کەمتر بن بەتایبەت لە کاتێ باسی لە گۆڕانکاری کەشوهەوا کرێت یەکێک لە گەورەترین دەرەنجامەکانی گەرمبوونی گۆی زەویە کە ساڵانە ئەم کۆنگرە و کۆنفرانسە جیهانیانە ئەبەسرێت و بە حکوومەتی بڵێن وڵاتی عێراقی یەکێک لە وڵاتانی کە بەشدارە لەم کۆنگرە و کۆنفرانسانە لە چوارچێوەشە حکوومەتی هەرێمیش وڵێن هەرێمی کوردستانیش بەشێکە بێت لەو کۆنفرانسانە بۆتە جێگەی و بایەخێکی گرنگی پێدرێت چونکە کاریگەریەکانی لە هەموو ڕەنگەکانە کاریگەری لەسەر ژینگە و لەسەر تەندروستی و لەسەر لایەنی ئابووری لە زۆر لایەنەوە کاریگەری هەبووە و دیاردەیەکی جیهانیە. ئەم ساڵیش بە نسبەتەوە کە لە هەرێمی کوردستاندا وەکو بەڕێزی داماژر پێدا بابەتی گەرمبوونی گۆی زەوی یاخود بابەتی کەمی بارانبارین یاخود وشکە ساڵی یا ئەبینین لە هەنێ وڵاتی درا لافا و ڕوەدات ئەمانە هەمووی بە شێوازێکی گشتی پێ دەوتە بابەتی گۆڕانکاریەکانی کەشوهەوا. هۆکارەکاندا ئەو گۆڕانکاریانە چین دوجارە چینە سەر هۆکارەکانی لە کوردستاندا ئەوەی کە ئێمە لە کوردستاندا هەستی پێەکەم بەتابەتی کە لە ئەم ساڵدا یەکێک لە گرنگترین دەرەنجامەکانی کە دەرکەوتۆ لە هەرێمی کوردستاندا بریتیوە لە وشکە ساڵی ڕاگەیانی کە بۆتە بەهۆی کەمبارانی وشکە ساڵی ڕووداوە لە وڵاتەکەماندا ڕێژەی بارانبارین کەم بووە. ئەمە یەکێک لە دەرەنجامە خراپەکانی گۆڕانکاری کەشوهەوا و گەرمبوونی گۆی زەوی کە لە بەشێک لە وڵاتاندا لە بەشێکیانە ئەبێتە هۆی لافا و بە پێچانەش لە هەندێک وڵاتی تردا کە ڕێژەی بارانبارین کەمە بێت کاریگەری بێت. ئەم ساڵی لە هەرێمی کوردستاندا بەداخەوە کاریگەریەکان بۆ شێوازە لە سەرێمە دەرکەوتووە کە ڕێژەی بارانبارین کەم بووە، سەرچاوەکانمان کەمیان کردووە لەگەڵ ئەوەشدا بۆتە هۆیەوەی کە وشکە ساڵی ڕووداوە کە وشکە ساڵی ڕوودا زۆر لایەنی کاریگەری خراپیە بێت کە دواتر بچینە سەریان لە بابەتی وشکە ساڵی بێت لە وشکە ساڵی لە بابەتی کشت و کاڵە بێت لە بابەتی کۆچی زیندەوەران بێت لە کەمبوون ڕێژەی سەوزای بێت لە هەرێکێک لەم بابەتانەوە کاریگە. بەڵام ئەو دیاردەی جیهانیەکە بەهۆی گۆڕانکاری کەشوهەوا ێستا لە هەرێمی کوردستاندا هەستی پێکرێت بریتێل لە دیاردەی وشکە ساڵی کە یەکێک لە دەرەنجامە خراپەکانی گۆڕانکاریەکانی کەشوهەوا و گەرمبوونی گۆی زەوی. زۆر باشە لە عێراق بەگشتی ئەم گۆڕانکاریانە تا چەند کار بۆ کراوە کە ئەگەر گۆڕانکاری خوا نەخواستە ڕووداوێکی سروشتی ڕووبدات ئامادەکاری بۆ بکرێت لە کاتێکدا عێراق وڵاتێکی دەوڵەمەندە و لە ڕووی ئابووری و دەتوانێت هیچ نابودجەیەک لە حاڵەتێکی لە ناکاو ڕووداوەبوونە ئەو تورکیا بینیمان لە ماوەی چەند ڕۆژێکا هەموو دارستانەی سووتا ئایا لە عێراقدا یاخود لە هەرێمی کوردستاندا کار بۆ کراوە کە ئەگەر حاڵەتێکی لەو شێوازە ڕووبدات ئامادەکاری بۆ بکرێت هەر لە چوارچێوەی ئەو کۆنفرانسانە کە لە سەراسی جیهانە بەسرێن تایبەت دەربارەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا کە لە ڕابردوودا تازەتریانەوە کە لە ڕابردوودا بەسەر لە پاریس بووە و قرار ئەم ساڵی وازان لە بەریتانیا بەسرێت حکوومەتی عێراقیش وەکو دەوڵەتی عێراق حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەندام و بەشدارە لەو کۆنفرانسانە و بەرنامانەی کە دانراون بۆ ڕوبەڕوونەوە لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا بەرنامەیەکی گشتگیرن بۆ هەموو وڵاتان دانرێن لەسەر چەند ئاستێک دانرێن و هەرێمی کوردستان و عێراقیشتی ئەنا بەشدارن بۆ ئەوەی کە بەرنامەکە چی ئایا هیچ بودجەیەک تەرخان کراوە. هەندێک لەم بودجە بودجەیەکی گشتیە، بەڵێ بودجەیەکی گشتی لەسەر ئاستی نێودەوڵەتی ئینەکرێت تەرخان نەکرێت. حکوومەتی عێراقی زیاد لە ملیار و نیوێک
لەسەر ئاستی گشتی وڵاتان بۆی تەرخان کرا بەوەی کە بۆ ڕوبەڕووبوونەوەی دیاردەکانی گۆڕانکاری کەشوهەوا هەندێک ڕێکاری کەژەگیرێ نەبەر بۆ نمونە سوودبینین لە وزەی نوێەوە بوو بەتایبەت لە بەرهمێنانی کارەبادا ئەمە لە عێراق و لە هەرێمی کوردستانی تا زۆربەی سەرچاوەکانی بەرهمێنانی کارەبامان بە گازوایل و بە گازە کەمە یەکێکە لە هۆکارە گشتیەکان بۆ پیسبوونی هەوا و بە گەرمبوونی گۆیزەوی یەکێک لە بەرنامە استراتیژیە جیهانیەکان کە بە هەموو وڵاتان لە ناویشەدا عێراق و هەرێمی کوردستانی لەم بەرنامەیە بەشدارە ئەوەیە کە بتوانێت سوود لە وزەی نوێ بوونەوە ببینێت بەتابەت لە بەرهمێنانی کارەبادا کە هەوڵ بدات لە سوود لە وزەی ئاو یاخود لە با ببینێت بۆ ئەوەی کە بتوانێت کاریگەریەکانی کەمبوونەوەی گەرمبوونی گۆیزەوی کە بەرنامەکەوەیە تا ساڵی 2030 بتوانێت ئەو پلێگەرمی گۆیزەوی کە ئێستا نزیک لە 3 بۆتەوە بۆی کە کەم بکرێتەوە بۆ 1.5 تا 2 ئەمە یەکێکە لەو بەرنامانەکە سوودبینین لە وزەی نوێوە بوونەوە یەکێکی تریشان زۆربوونی ڕێژەی سەوزاییە کە لە هەندێک وڵاتان نبینی هەڵمەتی نەمامچاندنی بە ملیۆنان ڕاگەێنن بە نمونە لە بەریتانیا لە ساڵی پێشوو نزیک 10 ملیۆن هەڵمەتێکیان ڕاگەیاندووە نزیک 10 ملیۆن نەمامە نێژن ئەم نەمام ناشنە تەنها نەمام ناشنێکی ئاسایی نەکەی ماوە سیرەکەن تۆ تەنها نەمامەگەنەژی لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی پاکردنەوەی هەوای پاکەوە لە هەموو لایەنێکە لە ڕووی ئابووریەوە مەسەن بۆ نمونە بەرنامەدانەرە کاتێک کە تۆ نەمامێگەنێژیت کاتێک نەمامێگەنێژێت ئەم نەمامە ڕێژەیەک لە هەوای پیس هەڵەمژێت ئەم هەوای پیسێک ئەبێتەوەی ئەوەی مقابلەوە تەندروستی کەسێک تووشی نەخۆشیەکە مقابلەوە تو لە بەرامبەردا لە ڕووی داراییەوە سوود و قازان جێبێت ئەمە بەرنمەیەک یەکێکی تریشان لەوەی کە زیادبوونی ڕێژەی سەوزایە بەم بەرنمەیە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە کە ماوەی پێشوو 1-2 کۆنفرانس لە هەولێر و لەسەر ئاسی وەزارەتی تەندروستی ژینگەی عێراق بەسراوە هەمان ئەو بەرنمەیە کە لە کۆنگرە جیهانیەکاندا کاری لەسەرەکرێت لێرەژە بێ بە هەمانشت پێڕ بکەچون و بەرنمەیەکی جیهانیە ناتوانیت لە بەرنامە دەرچن بەڵام بەداخۆ کۆمەڵێک لە وڵاتان بەتایبەت سین ئەمریکا خۆیان کە ینی لە کەسە پێشەکان لە وڵاتە پێشەکان بۆی کرد لە ناو بەرنامەکەدان بەڵام کە مقارنەکەی لەو کاتەوەی کە کۆنفرانسی پاریس بەسراوە ساڵێک 2 ساڵ دوای ئەوە کە ڕێژەی تەنی گازی دوان ئۆکسیدی کاربۆن بەراوردەکەی بە پێش کۆنگرەکە لەبەرەوەی کە کەمیکەن زیادیان کردووە بۆیە بۆ ئەمەش بەرنامەیەکی تریان داناوە گازی CO2 ئەفرۆشتنەوە بە وڵاتان بۆ نمونە هەرێمی کوردستان لەوانەیە وڵاتێکی پیسکەری ژینگە نەبێت بەڵام سین وڵاتێکی پیسکەری ژینگەیە ئەمریکا وڵاتێکی پیسکەری ژینگە ساڵانە بە 100 تن گازی دوان ئۆکسیدی کاربۆن فرۆدەنە هەواوە کاتێک هەرێمی کوردستان کەمە مقابل بەمە بە پارە ئیفرۆشێتەوە بە وڵاتێکی تر کە کەمتر گازی CO2 ئەمە وەکو جۆرێک لە ڕێکەوتن بۆەوەی کە لە ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکان نادەچن دیاردەی نوێی لە هەرێمی کوردستان ناوشکە ساڵی کەواتە ئەو گۆڕانکاریە کەشوهەوایانی کە لە هەرێمی کوردستاندا ڕووی داوە چ کاریگەریەکی کردوتە سەر بەشی سەوزایی لە هەرێمی کوردستاندا وەک دەزانین کە زۆربەی نەمام و چیمەنەکان بەتایبەت لە قەزا و ناحیەکان لە ناو شارەکانیش بەڵگەڕی وشک وشکە ساڵی لە چەند لایەنێک زەرری ینی زیانی لەسەر ژینگە هەیە یەکێک لە لایەنەکانی کە تۆ سەرچاوە ئاویەکانت کەمە بن ڕاستەخۆ لە دوو لایەن و کاریگەریە بێت یەکەم بەرهەمی کشت و کاڵیت کەمە بێت زەویەکانت زەویەک کە بەرهەمی نەبوو لە پێناسی ژینگەیە زەویە کە بەرهەمی نەبوو حسابی بیابانی یانی دەوترێت و زەویە بە بیابان بوو لەبەرێتەوە هیچ بەرهەمێکت نەبووە ئێمە ئەمساڵ زۆربەی زەویەکانمان بەهۆی بێبارانیەوە بەرهەمی کشت و کاڵیان نەبوو کە بەرهەمی کشت و کاڵیت نەبوو ئەمە زیانی لەسەر کشت و کاڵیت لەسەر بەرهەمی ناوخۆ لاینی ئابووریژە بێت یەکێکی تر لە کاریگەریەکانی کە بەڕێزت فەرمووت لەسەر لاینی سەوزاییە کە سەرچاوە ئاویەکانت کەم بوو ڕێژەی سەوزاییت کەمە بێت چونکە سەرچاوە ئاویەکانت کەم بوو ئاوی پێویست بۆ سەوزاییت کەمە بێت کاتە تۆ پێ دوایە وشک بوونی ئەم چیمەن و ئەم دار و درختانی سەر شەقامەکان کە وشک بوون تەنها هۆکارەکەی هی کە ماوەیە یاخود ئەوەی کە پێشتر بەڕێز داماژت بۆ کرد کە چەند بەرنمەیەک دانراوە کە تۆ ئەگەر نەمامێک بنێژی ئەبێ لایانی تەندروستی بواری ئاوەکەی هەمووی لێک بدەیتەوە بەڵام لە هەرێمی کوردستانە پێمان وایە بێت کە تەناودارە ئەنەژرێت و دواتر گرنگی پێ نادرێت کەواتە تۆ هۆکارەکەی تەنها بۆەوە گەڕێنیتەوە کەم ئاویە یاخود گرنگی بەلایانی دیکە نادرێت تەنها هۆکارەکەەوە نییە ئەتوانین بڵێن لە ناوچەکانی دەرەوەی شار بەتابێت لە ناوچە شاخابەکان دو شوێنانێکە ڕێژەی بەرامبارین تیاکەمە بێت ئەکرێت لەوێ هۆکاری یەکەم بابەتی وشکە ساڵێکە بێت و چونکە لانێ زۆر شوێن سەرچاوی ئاوێکی کانیاوێک بێت
بەڵام لێرە لە ناوەندە باخچەکانی شارە بەرنامەکە کەم تەرخەمی لاینی پەیوەندیدار بێت لە حکوومەتە کە بەداخ بەسەبەتە بێت لە شاری سلێمانیە زۆربەی بلوار و ناوەندە باخچەکانی ناوشار هەمویان وشک بوون و لە ماوەی ڕابردووشە سەرۆکی حکوومەت پارێکان بە سلێمانی تەرخان کردووە بەداخەوان هەتی نەمام و ناوەندە باخچە و چیمەنەکان هەمویان وشک بوون تا ئێستا پارێ نەگەیشتووەتە دەستلاینە پەیوەندیدارەکان نەخرەوەی کە لە ناو شارە هەیە ڕێژێکی زۆر کەمی بۆی گۆڕانکاری کەشوها و بابەتی وشکە ساڵیەوە زیاتر ئەویان دەکەوێتە بۆ بەرنامە و بێپلانی لاینی پەیوەندیدار بێت لە حکوومەت بووە کە نەیانتوانیوە زوو پێشەوەی بابەتەکە ڕوودات پێشەوەی وشکە ساڵەکە ئەمە هەموو ساڵێک ئەم ساڵ وشکە ساڵی بووە ساڵانی ڕابردوو وشکە ساڵی نەبوو لە شاری سلێمانیا چەند ساڵە دووبارە بێتەوە ئەم ڕووداوانە لە سلێمانیا دووبارە بنەوە نەخرەوەیان بابەتێکی جیاوازترە لەوەیە زۆر باشکە سوبحان وەکو شارەزایەکی ژینگەی ئەگەر ئاگاداری وڵاتانی دیکەبی کاتێک کە پێشبینی دەکەن بۆ ئەم ساڵیان وشکە ساڵی بێت دڵنیام کە بۆی تەکنۆلۆژیا لەوانەیە کەمێک پێشبینیەوە بکرێت کە کەم ببارێت یاخود وشکە ساڵی ڕوو لە وڵاتە بکە ئەوان چۆن ئامادەکاریەکەن بۆ وشکە ساڵی یاخود چۆن ئامادەکاریت ئەکەن بۆی کە بەرزبوونەوەی پلەیەکی گەرما زۆر کاریگەریەکی ئەوەی نەبێت لەسەر ینی پلانێکیان نەبێت کە کاریگەری نەبێت لەسەر ڕێژەی سەوزای و ژینگەی ناوچەکانیان کە بۆی کە هەرێمی کوردستانی بوومە سوود لەو پلان و بەرنامانە وەربگرێت لە وڵاتانە بەتابەت و لاینانە کە پەیوەندیدارن بە ژینگە بەش و ڕێکخراو و یاخود منەظەمەی تایبەتیان هەیە بە کارەساتە سروشتیەکان ئێمەش لە حکوومەتی عێراقی هەیە ئەم کەوتە کارەساتە سروشتەکان ساڵانە بودجەیەکی تایبەتیشیان بۆ دانرێت بۆی کە حاڵەتێکی تەواوی حاڵەتێکی تایبەت ڕوو ئەدات بۆ پێشبینی نەکرا بۆ ساڵ وشکە ساڵێ بێت ئەبێ بودجەیەکی تایبەتی دەبێت بەرنامە و پلانی ڕابردوو دەبێت حاضر ئامادەکرا بۆی کە لە داهاتوودا شتێکی لە مابەتە ڕووەدات بێت و ئامادەکاری دەبێت بەداخەوە تاسە لە هەرێمی کوردستاندا من ئەوەی کە ئەبینی حاڵەتەکان ڕوو ئەدەن دواتر لە لیژنەیەکمان دروست کە لیژنەیەکی کتوپڕ بۆ کارەساتە سروشتەکان و بودجەیەکی بۆ تەرخان دەکەین ئەبینی کارەساتە سروشتەکە ڕوەدات بودجەکە و لیژنەکە بە کارەکان ناکەن کارەساتەکە کۆتایی پێ هاتووە ڕووداوێکی سروشتی نەخوازرا و بێتەوە هیچ پلان و بەرنامەیەکی نییە تەناوێت کە لیژنەیەکی کتوپڕ کە ئامادەکرا و بێت پێشتر نییە بەڵام کاتێک کە کارەساتەکە ڕوەدات ئەوە یەکسەر حکوومەت دێتە سەرخەت لیژنەیە کۆبوونەوەی لەسەر بۆ نمونە بۆ بابەتی وشکە ساڵی هەفتەی پێشوو وەزارەتی شارەوانی وەزارەتی کشت و کاڵ و لاینە پەیوەندیدارەکان هاتنۆتە سەرخەت و حکوومەت کۆبوونەوەی کردووە نزیکی دە لیژنەیان پێگەناوە لەسەر راستی وەزارەتەکان و ئێستا بەرنامەدانی بۆ وشکە ساڵی کە ڕووی داوە لە مانگی یەکەوە هەموو خەڵگەیزانی کەم ساڵ وشکە ساڵیە وای لە مانگی هێشتایە تازە هەفتەی پێشووی لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بووە دە لیژنە زیاتر دروستکران لە سەراتی بەتابەتی وەزارەتی کشت و کاڵ و وەزارەتی شارەوانی وەزارەتی ناوخۆ کە لیژنە دروستکە بۆ کشت و کاڵی و بۆ سەرچاو ئاویەکان پێکرێت لە کاتێکدا کە ڕووداوە کە ڕوویا وشکە ساڵێکە ڕوویاوە ئایا هیچ چارەسەرێک قەناعەتم وایە لە سەدانەوەی بابەتەکە ڕوەدان دەگە چارەسەرێک بگرێت چارەسەرێکی زۆر کاتێ بەڵام ئەکرێت سوود ینی دەرز لەمە وەربگیرێت کە تۆ شتێکی لەم بابەتە هەیە ئامادەکە لەبەر هیچ زمانێکی نەکە ئێمە ساڵی ڕابرد بۆ کرد کە بەردەوام ئەم ڕووداوانە دووبارە ئەبنەوە ڕوو ئەدەن کەواتە بۆ پێشتر خەمێکیەوە ناخۆن خەم خواردنەکە لە لای حکوومەتە یانی بۆ نمونە ئەم ساڵ کە ئەمە ڕوویداوە ئێستا بە پێشبینیەکانی کەشوهەوا ینی دڵخۆشکەرێکی وانێ کە ئێمە ساڵی ئەم ساڵمان کردێت زۆر باشتر بێت لە ساڵی ڕابردوومان بۆیە بێت لە ئێستاوە تۆ بەرنامەکاری دەبێت بۆ نمونە نزیکی 10 ساڵ هەیە من گوێم لێ بێت لە وەزارەتی کشت و کاڵیانە پەیوەندیدارەکان لە هەرێمی کوردستاندا 20 بەندامان هەیە لە دروستکردنان وا 10 ساڵ تێپەڕ بوو هێشتا نەمانبینین دوو بەنداویان دروست بکرێت کاتێک کە کارەساتەکە ڕۆدا دووبارە یەنەوە سەرخەت بەنداومان هەیە و پارەمان تەرخان کردو بۆ بەنداوەکان تا ئێستاش بەنداوێکمان نەبینی کە تەواو بێت و وەکو ئامادەکاریە کە دروستکراوێت بەداخۆ شتەکان ڕوو ئەدەن دواتر لیژنە دروست دەکرێت تا لیژنەکە کارەکانی تەواوەکە بابەتەکە کۆتایی پێدێت هەر وەکو پارەی نەمامەکان وە نەمامەکان هەمویان وشی بوون خەریکەوە چوونە مانگینەوە بڕیارەکەی بۆ دەرچوو کە چوونە مانگینەوەی تر لای پێویستیان بە ئاودان هەر نامێنێت ئیتر ئەم پارەی کە تەرخان دەکرێت هیچ سوودێکی بە تۆی نابێت کاک سوبحانێکێکی دیکە لەو گۆڕانکاریانە کە ئەمساڵ ڕوویدا بەرزبوونەوەیەکی لە ڕادەبەدەری پلەی گەرما بوو ئایا بەرزبوونەوەی پلەکانی گەرما تا چەند کاریگەری بە وشکە ساڵی و بە کەمبارانیەوە ئایا پەیوەندیان بەیەکەوە هەیە؟ بەڵێ گرنگترین سەرچاوە کە بۆ وشکە ساڵی یاخود لە هەندێک وڵاتدا لافاوڕوودا گرنگبوونی گۆی زەویە
لافاوی شەر پەیوەندی بەوە هەیە لافای بۆ نمونەکە کاتێ سە بۆ نمونە لە بەستەڵەکەکانە ڕۆژانە بەردەیان تەن لە بەستەڵەکان نەتوێنەوە چیە پلەی گەرما لەو شوێنەدا بەرزبێتەوە کە پلەی گەرما بەرزە بێتەوە کە بەستەڵەکەکان نەتوێنەوە کە بەستەڵەکی توایەوە شەپۆل و ئاو لافاو دروستەکە لە وڵاتە کاریگەری بۆ سەر وڵاتێکی تریش دروست دەبێت بابەتی ژینگە بابەتێک نەپەیوەندی بە یەک سنوورەوە هەبێت بۆ نمونە ئەمریکا لە تورکیا ڕوویداوە ئاگرکەوتنەوە لەنە هەندێک خەڵک لە هێرمی کوردستاندا بەهۆی تەعەسوباتێکی بڵێن ئەقلیمیە لاینی سیاسیە پێی خۆشەکە لە تورکیا ئاگرێک ڕوودا ئاگرێکەوتێت بەڵام لە ژینگەدا سنوور نییە یەکەم وڵات کە کاریگەری خراپی لەسەر ژینگە ئەبێت بۆی ئەو ئاگرکەوتنەوە عێراق عێراق و هەرێمی کوردستان لەبەرەوەی تۆ دراوسیت زۆرترینی ئەو دووکەڵی زۆرترینی ئەو گەرمیە کە لە ئەنجامی ئاگرکەوتنەوە لە تورکیا دروست بووە بەشێکی زۆری گوازرێتەوە یەکەم وڵاتەکەی ئێمە ئەو کات کاریگەری خراپەکە لەسەر تۆ دروست دەبێت کاریگەریەکەشی بەتێکی بۆ وڵاتی ئێمە کە گەرەنگم بوونی گۆی زەویە ئەبێتەوە لە ڕێژەی بارانبارینە وشکە ساڵی ڕووەدا یاوەخود کاتێکە پلەی گەرمی زۆرە بێت کە وشکە ساڵی ڕووەدات کۆچی زیندەوەران باڵندەکان ئێستا هەر لە سنوورەکانی خۆمانە ببینە لە پێنجێن بێت لە هەورامان بێت لە قەرەداغێ ئەبینی کاتە هەر ساڵێکە وشکە ساڵیە ڕێژەی بارانبارین کەمە کۆمەڵێک باڵندە ناوچێ بەجێ هێڵن لە کاتێکە ئەم باڵندانە ئەم زیندەوەرە کیوەکان ئەمان هاوسنگی ژینگە ڕاگرن لەو ڕانگەشە و کارگەری خراپی لەسەر ژینگە بێت کەواتە بە شێوەیەکی گشتی ئەم گۆڕانکاریە کەشوانە کە ڕوودەدات وەکو وشکە ساڵی وەکو لافا وەکو ئاگرکەوتنەوە ئەمە هۆکارەکەی هەمووی بۆچی ئەگەڕێتەوە بە شێوەیەکی گشتی ئەمەوێت هۆکاری گشتەکەی تەبان مرۆڤە لەمە هۆکاری سروشتیمان هەیە و هۆکاری دەستکردیژمان هەیە لە سەدا 90 زیاتر لەم هۆکارانە هۆکارە دەستکردەکانی مرۆڤ خۆیەتی کە یەکێک لە گەورەترین هۆکارەکان بۆ گەرمبوونی گۆی زەوی بریتە لە زۆربوونی ڕێژەی گازەکان لە هەوادا کە ئەوی بە دوو هۆکار زۆرە بن یەکەمیان زیادبوونی ڕێژەی کارگەکان کارگە معاملە لە پیشە سازیە جیهانیەکان بەتابێت ئەوانەی یەکێکن لە گرنگترین سەرچاوەکان پیسبوونیەوە گەرمبوونی گۆی زەوی یەکێکی تریان بەنسبەت هێرمی کوردستانیشەوە باسیکەین کە زیادبوونی ڕێژەی کارگە معاملەکانەوە و پابەندەبوونیان بە تاوی ڕێنمایە ژینگەیەکان و دەرکردنی دووکەڵێکی زۆر ئەمە یەکەمیان دووهەم زۆربوونی ڕێژەی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستاندا کەم هەر لە شاری سلێمانیان نزیکی 600,000 بەس ئۆتۆمبیلی تایبەتمان هەیە ئەمانە کە زۆرێک لەم ئۆتۆمبیلانش کوالیتیان باش نییە لەگەڵ ئەوەشدا کە بەنزینیشمان باش نییە ئەمانە هەموو یەکێکتر لە هۆکارەکان یەکێکتر لە هۆکارەکان بەرهەمێنانی کاربایی لە وڵاتی وەکو پێشتر باسمان کرد لە گازی سروشتیوەیە کە بۆ کاربایش کە هەمان نزیکی 12 ساعت تا 4 ساعتە ئەوەی کە هەیە باقیاتی کاربایەکە هەموو لە ڕێژەی مۆلیداتەوە لە شاری سلێمانیا نزیکی 500 مۆلیدی بەس ئینمان هەبێ حکومیمان ئەوەی کە کاربا بە هاوڵاتیەدان کە مۆلیدانیش هەمویان گازەکەن گازی دووکەڵەکەن ناوبەرگەوە جگەل لەو مۆلیدەی ئەهلیانەکەم و کۆمپانیەکان لە دووکانەکانە بەکارێنرێت کەم بوونی ڕێژەی سەوزایی ئەمانە لە گرنگترین ئەو هۆکارانن کە ئەبنە هۆی ئەوەی کە کۆمەڵێک ڕێژەی گازی زۆرەکەن ناوبەرگە هەواوە دواتر گەرمبوونی گۆی زەوی ڕۆدا دەرەنجامەکەشی بریتێبێت لە وشکە ساڵی سوبحان لەسەر ئاستی تاک دەکرێت تاک هاوڵاتی پند لەو گۆڕانکاریەکەش و هایانەوە بگرێت بێتە هۆی ئەوەی کە کەمترین کاریگەری نەرێنی لەسەر ژینگە و لەسەر هاوڵاتیان هەبێت بەڵێ تاک ڕۆڵێکی گرنگی هوشاری ژینگەی بەردەوام لە ژینگەدا کاریگەریەکی زۆر بەڵام مەسەڵەن بۆ نمونەوەی کە لەسەر هاوڵاتیەکە ئەوەی کە کاریگەری بۆ نمونە لە سووتاندنی لە سوودانی لە سووتاندنی کۆمەڵێشتەوە کەمە ڕاستەخۆ شەخص خۆی ینی هاوڵاتیت سادەی کات بەڵام بەشە گرنگەکەی ئەوەی لەسەر لایەنی پەیوەندیدا لە حکوومەت بۆ نمونە تۆ پابندکردنی تەواوی کارگەکانە بەوەی کە دەردراوە ژینگەیەکانیان کەم بێت بۆ نمونە لە هاوردەکردنی ئۆتۆمبیل و کوالیتی باشە ئەمە لە توانای هاوڵاتی ئینانە تاکانیە ئەبێت حکوومەت لەسەر ئاستی گشتی بێت هاوڵاتی توانێت لە ڕێژەیەک لە دابینکردنی سەوزایی و پاراستنی سەوزایی بەشدار بێت بەڵام حکوومەت لە بەشە گشتیەکەی ئەتوانێت بەشدار بێت و کە کاریگەری زیاتری بێت بەڵێ بەردەوام وشیاری ژینگەی لە هەموو لایەنەکانی ژینگە کاریگەری هەبووە کاریگەریش بێت ئەتوانێت ڕۆڵی گرنگی بێت لە پاراستنی ژینگە بۆەوەی کە دوجار کە کارەساتە ژینگەیەکان ڕوئەدەن هەموو هاوڵاتیان تایە یەکسانن هەموو هاوڵاتی سادە و هاوڵاتی فەقیرن زیاتر تووشی نەخۆش و
شێرپەنجە و ئەم نەخۆشیەکانە بن. بۆیە زیاتر کاریگەریەکە لەسەر ئاستە چینەمان نزمەکەژە بێت بەڵێ بەتێکیت هاوڵات توانێت کاریگەری باشی هەبێت بە هوشیاری ژینگەی لە پاراستنی ژینگە و ینی لەوەی کە کەمتر بێتە هۆیەوە کە کاریگەریەکانی بۆ سەر ژینگە زیاتر بن. وڵای زۆر سپاس بە بەڕێز سوبحان حوسێن شارەزای بواری ژینگەی زۆر سپاس بۆ ئامادەبوونمانسپاس بۆ ڕێنماییتان. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دواتر دەگەڕێنەوە وڵاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبەهەنارە. خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە. چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود! ئایا پێت وایە تەنها مناڵ ڕۆژانە شیر دەخواتەوە؟ نەخێر، دکتۆر بەسامیش ڕۆژانە شیر دەخواتەوە چونکە ئازانێت پێکاتەی شیر چەند بەسوودە بۆ جەستەی کە پڕە لە کانزاکان و ڤیتامینەکان. بەڵام هەموو شیرێک نا، شیرێک کە سروشتی بێت وەک شیری ئاڵتونسا. تۆژی تر پێویستە ڕۆژانە شیر بخۆیتەوە. مەژدە بۆ کەسانەی کە ئارەزووی پرچێکی تەندروست و گەشاوە دەکەن. ئەوە پێتان دەڵێم شامپۆ و مکەیەفی زیێرا بەکار بهێنن. سوودەکانیان بەرهەمە ناوازەیە، ڕەگین و بەهێز و تەندروست دەکات. پرچ پرس و خاو دەکاتەوە. ڕێگری دەکات لە ئاشکانی سەری تاڵە پرچەکان. چارەسەری پرچی سووتە و بۆز دەکات. ڕەنگی پرچ جوان و بریقەدار دەکات. دەکات بە خاوەنی پرچێکی جوان و سەرنجڕاکێش. ئەم بەرهەمە لە ئێستادا لە سۆپەرمارکێت و دوکانی گیادەرمانی و سەیدەلیەکان دەست دەکەوێت. شامپۆ و مکەیەفی زێرا، باشترین شامپۆ بۆ بەهێزکردن و درەوشانەوەی قش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازان و خۆشەویستان لە چەوەری دومی بەرنامەکەماندا باز لە گەورەی ڕۆژی عاشورا دەکەین. دەزانین کە خوای گەورە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆمەڵێک وەزگەی گرنگی داناوە کە مرۆڤ پاک بێتەوە لە گوناه و تاوان. ئێمە لەو چەورەیەماندا هەوڵ دەدەین باز لە گەورەی ڕۆژی عاشورا بکەین و بە تایبەتی تر مانگی محەڕەم کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باز لەوە دەکات کە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان تیایدا بەڕۆژوو بوون مانگی محەڕەمە کە فەزڵ و گەورەیەکی ئەجگار زۆری هەیە. لەو بارەیە گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەماندا کە باز لە ڕۆژانی محەڕەم دەکەین وەروها باز لەوە دەکەین کە بزانین فەزڵ و گەورەی ڕۆژانی محەڕەم چییە. پێشەوەی کە بچینە سەر تەوەرەکەمان دەچینە لای پەیامنێرانمان بزانین پەیامنێرانمان چالاکی و زانیاریەکان چین لە شار و شارۆچکەکان و بزانین لەو شارانەدا لە شارەکانی کوردستان زۆرە چالاکیەک و زانیاریەک هەیە. گەر پەیامنێرانمە بۆیان بگوازنەوە سەرەتا دەچینە پارێزگای هەڵەبجە سامان وەردەگرین. سامان سڵای خوا لەبێت و دوایین زانیاری و چالاکیەکان چین لە پارێزگای هەڵەبجە. سامان سڵای خوا لەبێت دەگەر گوێویستی دەنگی من بیت لەکوێ دیارە لە شوێنەکەی چالاکی تێدا ئەنجام دەدرێت ئەگەر بۆمان بگوازیتەوە. بەڵێ دانیار سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێ دیارە
منەمێ باز لە بابەتێکی گرنگ بکەم کە لە سنووری پارێزگای هەڵەبجە ڕۆژانە ئەتوانم بڵێم 150 تۆن خۆڵ و خاشاکی ماڵان کۆ دەکرێتەوە و لە سنووری پارێزگای هەڵەبجەش ژمارەیەک ناحەیەکە ناحەی تەوێڵە و عەفو شارە دەیتەوێڵە و ناحەی بیارە و خورماڵ و سیروانە ئەم خۆڵ و خاشاکانی ئەم سنووری ئەم ناحیانەش کۆ دەکرێتەوە لە نزیکی مەڵبەندی قەزای هەڵەبجە لەوێ ژێرخاک دەکرێت کە ئەمەش گرفتی ژینگەی و تەندروستی دروست کردووە بە پێی زانیاریانی کە من دەستم کەوتووە ئەو شوێنەی کە ئەو خۆڵ و خاشاکەی تێدا حەشارە درێ ئەم بۆری ئاوی خواردنەوەی نزیکە ئەم نزیکی علوێی نوێی هەڵەبجەیە کە ئەمە گرفتی ژینگەی لە داهاتووداوە تەندروستی بۆ هاوڵاتیانی سنووری پارێزگای هەڵەبجە دروست دەکات بنێستە لای سەرۆکی شارەوانی هەڵەبجەم کوێستانخان ئەمە قسەی لەگەڵ دابکەم چەند خولێکێک کوێستانخان ئەگەر عەزیز نەبێ بێنە ئێرەوە بزانم ئەوان چۆن ڕێگری ئەکەن لەو بابەتەی کە هاوڵاتیانی سنووری پارێزگای هەڵەبجە ڕوبەڕووی کارەسات و نەبنەوە لە ڕووی تەندروستی و ژینگەیەوە کوێستانخان ڕۆژانە 150 تۆن خۆڵ و خاشا کۆ دەکرێتەوەی ماڵان بەڵام شێوازی شاردنەوەکە یاخود لە ناوبردنەوەکەی لە ڕێگەی کارگێکی ڕیسایکلین و بابەتانەوە نییە ئێوە چ ڕێگە چارەیەکتان گرتووەتە بەر وەکو شارەوانی بۆ ئەوەی هەم سنووری ناحیەکانی هەڵەبجەش نێنێنەوە بۆ هەڵەبجە لە سنووری خۆیان ژێرخاک بکرێن بەڵێ بەیانتان باش سەبارەت بە کۆکردنەوە و فرەدانی خۆڵ و خاشاک ئەمە بەس تەنها کێشەیەکی پارێزگای هەڵەبجە نیە پێم وایە کێشە لە زۆربەی پارێزگاکانی هەرێمی کوردستانە هەیە بەهۆی ئەوەی کە تا ئێستا لە زۆربەی پارێزگاکانە کارگەیەکی ریسایکلینی زۆر باش نییە کە بتوانێت بە شێوەیەکی تەندروست خۆڵ و خاشاک فڕێ بدرێت و دواتر داپۆشرێت و لە ناو ببرێت ئەوەی تا ئەم چەند ساڵە کراوە بڵێن لە 2023 باسی بکەین کە بە شێوەیەکی فەرمی ئیشوکار لە ناو هەڵەبجەیە کراوە بەداخەوەی هەموو سنووری پارێزگای هەڵەبجە بە هەورامانیش و سیروان و هەڵەبجەوە هەمووی لە سنووری شارەوانی هەڵەبجەیە فڕێدراوە بۆ خۆتان نەزان ئێستا سنووری شارەوانی هەڵەبجە فراوان بووە ئەو شوێنە کەوتۆ نزیک بۆتەوە لە شار نزیک لە ناوچەی پیشەسازیە کارگەی پرۆژەی علوەیەکی مۆدێرن لەو سنوورەیە دروست کراوە لەبەرەوە زۆر زۆر ترکاتی ئەوە هاتووە خۆڵ و خاشاک لەو شوێنەیە فڕە نەدەری ئێمە پێشتر بەرنامەمان هەبوو بیرمان لێ کردوتە یا لەوانەیە کەسێک بزانێ بڵێ ئەی باشە چەند ساڵە کە تۆ ئەزانی سنووری شارەوانی هەڵەبجە ئەمەە فراوانە بێ بۆ بیری لەوە نەکردوتەوە حلێکی کەی بۆ بکەی بڵێ ئێمە ئەتوانم بڵێم 5 ساڵ 6 ساڵ لەمە پێش ئێمە بیرمان لەوە کردوتەوە کە ئەوە تا ئێستا ئەو پرۆژەی لانتفیلە لە بواری جێبەجەکردنیان نزیکەی ساڵێکە پێ ئەچێت لە مانگی 11 تەواو بێت ئێمە پێش ئەمە بیرۆکەکەمان هەبوو پێش ئەمە پلانی کەشمان هەبووە کە کۆمپانیای گڵاس شتوگارد یەکەم جار کە خۆڵ و خاشاک ئێمە بە هەمان شێوە لانتفیلێکمان هەبوو لە سنووری گوندی گرێزایە ئەویش پێم وایە هەنێک کێشەی هەیە ئێستا کەوت لە ڕووی دادگاوە ئەگەنا ئەبوای ئێمە چەند ساڵێک لەمەوە پێش خۆڵ و خاشاکمان ببردایەتە ئەو سنووری لانتفیلە بۆیە بیرمان لەوە کردەوە ئێمە وەکو سنووری پارێزگای هەڵەبجە هەم جا ببینەوە وەکو پارێزگایەکی سەربەخۆ هەم لانتفیلێک بۆ خۆمان دابنێ ئێستا لانتفیلەکە لە 185 تانەوەی تەواو بووە لە ئایندەیەکی نزیکە تەواو بوو ئێمە ئەم خۆڵ و خاشاکانە ئەبینە لانتفیلەکە ئەم خۆڵ و خاشاکە ئێستا لە پارێزگای هەڵەبجە کۆکرێتەوە مەترسی نیە لەسەر ژیان و تەندروستی هاوڵاتیانی هەڵەبجەلەوەی کە هەم بۆری ئاوی خواردنەوەی نزیکە هەم علوێی نوێ ئێوە چی ئەکەن بۆی بە زووترین کات ڕێگە چارە بۆ ئەوە دروست بکەنیان ڕێگە چارە بگرنە بە دڵنیایە ئێمە خۆمان ئەوە ینی بیرۆکە و فکری خۆمان بوو کە ئیدارەمان لێ ئاگادار کردەوە کە ئیتر نابێت خۆڵ و خاشاک بکرێتە ئەو سنوورە لەبەر ئەم هۆکارانە کە بەڕێزت باشتر کرد و لەبەر هۆکاری ژینگەی چکە کاریگەری هەیە لەسەر خاک لەسەر ئاو لەسەر ژینگە ئاو هەوا ئەمانە هەر هەمووی گرفتی ژینگەی دروستەکە بە تایبەتی لە ئێستاە کە جۆرەها نەخۆشی و پەتایی کتوپڕ بڵاو ئەبێتەوە بۆیە زۆر زۆر گرنگە ئێمە پارێزگاری لەوە بکەین لە پێناو سەلامەتی تەندروستی هاوڵاتیانە تا پرسیارمەوە بۆچی خۆڵ و خاشاکی ماڵای سنووری ناحیەکان دێنەوە لە هەڵەبجە ژێرخاکەکەن بۆچی لە سنووری ناحیەکانی خۆیانە ئەم سیستەمە جێبەجێ ناکەن و یعنی لە ناوی ببن سواز بۆ پرسیارەکەت ئێمە هەموو سنووری پارێزگاکەمان بەهی خۆمان زانیوە یعنی گرفتێکی ئەومان نەبووە لەبەرەوەی ئەوان تا ڕادەیەک بڵێن سنوورەکەیان بچووک بووە هەتاکوم سنووری هەڵەبجە بەم شێوەیە فراوان نەبووە تا پارێزگا بۆیە ئێستا ئێمە داوامان لێکردوون بە سوپاسەوە کە ئەو شوێنەی کە دیاری ئەەکەین ئێمە ژۆکو شارەوانی هەڵەبجە بۆ ماوەی ئەو 2 مانگە یاخو ئەو 3 مانگە هەتا لانتفیلەکە تەواو بێت خۆڵ و خاشاک شوێنێکمان دیاری کردووە لە بانی شار
ئەکەوێتە سنووری خورماڵەوە ئەمڕۆ بەڕێز سەرۆکی شارەوانی خورماڵ لەگەڵ بەڕێوەبەری گشتی شارەوانەکانی هەڵەبجە دانیشتنەکەن هەنێک کێشە و گرفتی جوتیارەکانمانەیە کە ئەوە چارەسەر بوو بۆ قۆناغی یەکەم چارەسەرێکی سەرەتاییە. بەڵێ دانیار دیارە وەک سەرۆکی شارەوانی هەڵبجە ئاماژەی بۆ گرت کۆمەڵێک ڕێکە چارەیان گرتوتە بەر بۆی کە ئەو خۆڵوخاشاکەی لە سنووری پارێزگای هەڵەبجە بە هەورامان و بە ناحیەکانی سنووریشەوە کۆ دەکرێنەوە لە یەک شوێن لە نزیکی پارێزگای لە هەڵەبجە ژێرخاک نەکرێن لەبەرەوەی نزیکی بۆری ئاوی خواردنەوەیە و نزیکی علۆی نوێی پرۆژەی علۆی نوێی هەڵەبجەیە ئەگەر ئەم خۆڵوخاشاکە تێکەڵ بە ئاوی خواردنەوە بێەوە کارەساتی تەندروستی و مرۆیی لە سنووری پارێزگای هەڵەبجە بۆ وڵاتیان ڕوودەدات. زۆر سپاس بۆ پامنەرمان سامان فەتاح سپاس بۆ زانیاریەکانت بەڵە بەڕێزان دەچینە سی سادق و پامنەرمان سوهیب محەممەدمان لەگەڵدا دەبێت سوهیب سڵاوی خوای گەورەت لێ بێم کاتت باش زانیاری و کار و چالاکی لای تۆ چی هەیە فەرموو. بەڵێ سڵاوی خوای گەورە لێەوە لە بینەر و بیسەر و کەناڵی ئاسمانی پەیام بێت لە سەی سادق یاردەی کۆشکردن بۆ ئەوروپا ڕوو لە زیادبوونە لە سەی سادق ژمارەیەکی زۆر گەنج ڕویان کردوەتە ئەوروپا بە مەبەستی ژیانێکی باشتر بەپێی ئامارێکە دەست کەناڵی ئاسمانی پێیان کەوتووە لە ساڵی 2000 بۆ 2021 زیاتر لە 10,000 گەنج ڕویان کردوەتە دەرەوەی وڵات و هەروە سەبارەت بە شەقامی شێخان کە بە شەقامی سکەی قەیتارەکە یاخود بۆ لە تەماتەکە لە سەی سادق ناسراوە. من قسەم لەگەڵ شارەوانی سەی سادق کردوتی لە هەوڵدان لە داهاتوێکی نزیکدا و شەقامە چاک بکەن و هەروەها ئەمڕۆ سەرلەبانی ئەمڕۆ سەرجەم نانەوەخانەکانی قەزای سەی سادق بایکۆتیان کردووە و هەروەها سەرجەم دوکانەکانیان داخستووە لەبەر ئەوەی نرخی ئارد گران بووە ئەوانیش دوکانەکانیان داخستووە و بایکۆتیان کردووە. من دەمەوێت زانیاری زیاتر لە خوان وەربگرم سڵاو لەبێت دەمەوێت بزانم بۆچی ئەمڕۆ بایکۆتان کردووە تەنها نرخی ئارد گرامەیان داواکاریکەتان هەیە. کاکە سەرەتا دەگەم وڵی کێشەکە دانبوونی ئاردە من نایە لە کەلاف شەژنان هەزارە هەڵات بە شەژنانیان کردو یعنی ئارد پەرتی بە 22,000 بۆ ئێمە هەر هەژنان هەناوە بە هەزار تا 30,000 تا 30,000 یعنی هەر ئەوەی کێشە کە زەرەر نەکرد وان ێستا پەردەیە ئارد لە 32,000 بۆ 40,000 زەرەرە ئەمەی ژەرەمووی خەڵکی فقیر باجەکەیە مەجبوری نیمە شەژنان بکەین بە هەزار یعنی ئێوە لە ناشاری ئەوڕێدەن ئەی لە ناشاریە بەخوا زەرەرەکە پەردەیەک نان 600 بۆ 650 نانیابێ ڕۆژانە دیژنەکانی قایم قامین یەن سەردانمانەکەنە نەبێ گونگەکەیش 120 بێ ئیدە حسابی ئەوە ناکە گرانە کرێ دوکان گرانە پتێ خاز لە 6,500 بۆ 8,000 بوو بە 7,500 بوو بە 8,500 شتەکان بە عام هەموویان گرانە خۆمرە گرانە گرانە بەس تەنیا خوێرکەی و خۆی هاو اینا علاقەیش دۆلارە پەردەیەک ئار بە 40,000 یعنی ئەگەر شەژنان 10,000 قەناعەتم لەگەڵ ئەو سوێ زەرەرەکە یانە لە دووی پێش هەمووی کار و کەسابەتە سەعاسیرانی هەتا فشی ئیشکەی زەرەر بکەی کەس ئەمە ناگات هەر ئەبێ خەڵکی فەقیر باجەکەی بە وەگەزانی ئێستا سەرجەم دوکانی نانەوەخانەکان لە سەی سادق داخراوە ئێوە تاکەی بەردەوام دەبن لەمە تالانی پەیوەندیدار تا حکومەت شتێکمان بۆ بکات ئێستا تۆ بەدەمەوە ئەمڕۆ بە حساب هاتوونەڵە نەبێ سەعات دەبیکەنەوە گەن بێکەنەوە نازانم میژاعاتی یاسایی ئاردگرانبی هیچی تیان ناڵێت بێ پیشەکەی من بە ئاردەگەیش تورکیە ئەگەر ئەوان ئەو باجەی کە لە مەرزەکانای خەنە سەری احتیمالی جاری جاران دەبێت و بازار هێوی بێت شتەکانی تریژەمی بە عام گران بووە هەر خەڵکی فەقیر باجەکەیدا. بەڵێ سوپاس بۆ تۆ لە سنووری سەی سادق دوکانێکی ئەژار زۆری تێدایە سەی سادق بەوە ناسراوەکە نرخی تاڵەکانی بەراورد بە شتەکانی دیکە هەرسانترە بەڵام بەوەی بەرزبوون نرخی دۆلارەوە لە ئێستادا 8 بە هەزار ئەوان داوات دەکەن لایانی ڕێگە چارەیەکیان بۆ بدۆستێتەوە چونکە نرخی ئارد گران بۆ ئەوانیش ئاسانجێکی ئەوتۆ ناکەن داوات دەکەن یاخود نرخی هەرسانتر بکەن یاخود دەبێت بەڵێ زۆر سپاس بۆ پامنەرمان سوهیب محەممەد سپاس بۆ زانیاریەکانت بەڕێزان دەچینە پارێزگای هەولێر و پامنەرمانی ئیدریس محەممەدمان لەگەڵدا دەبێت ئیدریس سڵاوت لێ بێت لای تۆ زانیاری چی هەیە گەر بۆمان بخەیتە ڕوو فەرموو. سڵاو دەبێ شەیداخان سڵاو لە هاوکارانمان بەڵێ ئێستا من
لە یەکێک لەو ڕێستۆرانتانە چاڵاچێک لێرە بەڕێوە دەچێت ئەم چاڵاشە تایبەتە بە منداڵانی بێسەر پرشت ئەم منداڵانە بێسەر پرشتانە لێرە ئاهەنگێکی خنجیلانیان بۆ ساز دەکرێت سەبارەت بە ساڵیادی تەمەنیان بەهۆی ئەوەی ئەم منداڵانە کەمترین کەس هەیەکەوە لە دەوروبەریان بێت بۆیە ڕێکخراوێک هەڵساوە بۆ ئەوەی ئەم منداڵانە دڵخۆش بکات یاخود کۆمەڵێک چاڵاکی تەرفیهیان بۆ ساز بکات بۆیان ئەنجام دات ئەمڕۆ لە شاری هەولێر ئەم چاڵاشە بەڕێوە چوە هەڵبەتە ڕێکخراوی تەندروستی ئاشتی ئەم چاڵاچەی لە ئەستۆی خۆی گرتووە چاڵاشەکە ماوەی چەند خولەکێکی تر دەست پێ دەکات منداڵانی بێسەرپەرش دەهێنرێنە ئێرە تاوەکو ئەم بەرنمەکانیان یاخود بەرنمەکانیان دەست پێ بکەن من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لە سەرپەرشتیانی ئەم ڕێکخەرانی ئەم ئاهەنگە دەستمە لە یەشێک لە سەرپەرشتیان سڵاو لێ بخاتون ئەگەر پێم بڵێ ئێوە چێن ڕێکخراوێکن و چاڵاچێک ئەنجام دەدەن سەرەتا زۆر بە خێراتنی دەستگاکەتان دەکەن ئەمە وەکو ڕێکخراوی تەندروستی ئاشتی بۆ فێرکردن و ڕاهێنان کە تەمەنی ڕێکخراوەکەمان 2 ساڵە دامەزراوە هەستاوین بە ئەنجامدانی ئەم چاڵاکیە بۆ ئەوەی کەمێک لە باری دەرونی ئەو منداڵە خنجیلانە ئارام بکەینەوە بتوانین کەمێک هاوکاریان بین بۆ دڵخۆشکردنی ئەو منداڵانە زۆر باشە منداڵەکان پێک دێن لە چەند منداڵ ژمارەیان چەندە وا لەکوێوە ئەوان دەهێنرێن بۆ ئێرە منداڵەکان لە خانەی بێسەرپەرشتانی شاری هەولێردان تقریبان عددی منداڵەکان لە 50 بۆ 60 منداڵەوە دەبێت لە چەند کچێک و کوڕێکی پێکاتون لە خانەی بێسەرپەرشتانەوە دەهێنرێن بۆ ئێنە تاوان لەسەر ڕەزامەندی خانەکە ئێمە مۆفەقەمان لە ئەوان وەرگرتووە بۆ ئەوەی بتوانین بانگشتی ئێرەیان بکەین ئەو ئاهەنگیان بۆ ساز بەرنامەی ئاهەنگەکانتان چۆن دەبێت واتە ئێوە چۆن هەوڵ دەدەن دڵی منداڵەکان خۆش بکەن طبعا بەنامەی ئاهەنگەکە لە چەند پرۆسسێک پێک هاتووە ینی پێدانی دیاری کێکشکاندن دروستکردنی کەشێکی ئارام بۆ ئەو منداڵە بە چەند پارچە مۆسیقایەک و بە بەشداریکردنی هونەرمەندتەها بۆ ئەوەی کەمێک دڵی ئەو منداڵە خۆش بکاتم دەستان خۆش بێت زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ هاوکاریت بەڵێ من دەمەوێت بەشێکی تر لەو زانیاریانەیەکەوە لە شاری هەولێر هەیە من بۆتانی بگوازمەوە گەر دەرفەتە بێ هەر زۆر بە کورتی کاک عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵگەدادگەری لە پەرلەمانی کوردستان ئەمڕۆ دوای ئەوەی لە ماوەی ڕابردوودا ناڕزایەتی هاوڵاتیان سەبارەت بە نەبوونی ئاو کەمی ئاو و کۆمەڵێک کێشەی تر ئەمڕۆ سەردانی پارێزگاری هەولێر دەکات و لە نزیکەوە چاوی دەکەوێت بە پارێزگار و دواتر سەردانی ئەنجومەنی پارێزگای هەولێر دەکات لەگەڵ سەرۆکی ئەنجومەن و لێژنەی کوشتکۆڵ لە ئەنجومەنی پارێزگای هەولێر کۆبوو دەبێتەوە و لەگەڵیان ئەو بابەتانەی ئەو بودجەیەکەوە بۆ شاری هەولێر دیاری کراوە گفتوگۆی چارەسەرکردنی ئەو کێشانەی دەکرێتەوە لە شاری هەولێردا بوونیان هەیە و بەتایبەتیش ئەم زەویانەیەکەوە لە چەند ڕۆژی ڕابردوو هاوڵاتیانی گوندی ئاشۆکان و دارەبەن کەەوە گربوونەوەیکی ناڕزایەتیان ئەنجامدا بوو کەەوە زەویەکانیان دەدرێت بە کەرتی تایبەت لەلایەن کەرتی تایبەتەوە حکوومەت داوێتی بە کەرتی تایبەت و ئامانجێتی بیدات بە بیکات بە شوێنێکی گەشتیاری بەڵام ئەم هاوڵاتیانە ناڕزایی و نیگەرانیان هەبوو بۆیە قسە لەم بارەیەوەش دەکرێت لەلایەکی تریشەوە دانیشتوانی هەشتی حەسارۆک بەهۆی پێنەدانی بەهۆی نەگەیشتنی خزمەتگوزاریەکان کە لە ماوەی ڕابردوودا پارێزگاری هەولێر گفتی ئەوەی پێدابوون کەوا خزمەتگوزاریەکان دەگەێنن بە هەشتی حەسارۆک بەڵام تاوەکو ئێستا نەگەیشتووە ئەم بۆی ئەمڕۆ بەشێک لەو هاوڵاتیانی یاخود خاوەن ئەرزەکانی هەشتی حەسارۆک گربوونەوەی ناڕزایەتی ئەنجام دەدەن و لەلایەکی تریشەوە بەشێک لەو دەرچوانەی کەوا بۆ ماستەر و دکتۆرا خوێندویانە لە ماوەی ڕابردوو لە 6 ساڵی ڕابردوودا هەر ئەو مامۆستایانە لە بەردەم ئەنجومەنی وەزیران گربوونەوەیکی ناڕزایەتی ئەنجام دەدەن بەهۆی ئەوەی کەوا ڕاستە و خۆ لەگەڵمان بووی سپاس بۆ تاوی زانیاریەکانت بەڵازان و خۆشەویستان ئەمڕۆ نوێی محەڕەمەوە بەیانیش دەی محەڕەم کە ئەم ڕۆژانە گرنگێکی زۆری هەیە بۆ مسلمانان تێدا زۆرێک مسلمانان لە جیهاندا تێیدا بە ڕۆژوو دەبن زانین فەزڵ و گەورەی دەی محەڕەم لە چیدا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سنەتی کردووە کە تێیدا بە ڕۆژوو بین وەروەها باسی لەوەش کردووە کە ئەگەر ساڵی داهاتوو مامەوە ئینشاءالله نۆی محەڕەمیش بە ڕۆژوو دەبم زانین پند و ئامۆژگارەکان لەم ڕۆژەدا چیە و بزانین مێژوەکەی بۆکەی دەگەڕێتەوە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شاخەوانسیان مەسووری زانای ئاینی گفتوگۆ لەو بارەیەوە دەکەین ئەوستا زۆر بەخێرن سپاس بۆم دەرفەتە مامۆستا ئەگەر باز لە مێژوەکەی بکەین زانین ئەمە بۆچی دەگەڕێتەوە بۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو ڕووداوی کە بەسەر
حەزرەتی موسای هاتووە دوای هەزاران ساڵ دووبارە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو سوپاسگوزاریەک ئەو ڕۆژە بە ڕۆژوو دەبێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وآله ومن والاه. دیارە مێژووی عاشورا زۆر قدیمە یعنی زۆر کۆنە لە کۆی فرموودەکانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم هاتووە کە کۆمەڵی ڕووداوی زۆر گرنگ تێدا ڕوویداوە کە لە کتێبە مێژوویەکانە باسەکرێ هەر لە ڕزگاربوونی پێغەمبەر نوحەوە و هەروەها هەم لە ڕزگاربوونی پێغەمبەر ئیبراهیم لە نەمرود و هەروەها لەوەی کە خوای پەروەردگار شیفای پێغەمبەر ئەیوبی داوە و هەروەها لەوەی کە خوای پەروەردگار لەو ڕۆژەدا پێغەمبەری یونسی لە سکی حوتەکە ڕزگار کرد و ئەو ڕۆژە بۆ کە خوای پەروەردگار مڵک و سەرۆت و سامانی داوە بە پێغەمبەر سولەیمان و ئەو ڕۆژە بووە کە خوای پەروەردگار پێغەمبەر موسا و گەلی بەنی ئیسرائیلی لە دەست فیرعون ڕزگار کرد. یعنی ئەم دەی عاشورایە زیاد لە ڕووداوێکی تێدایە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەران برای یەکن وەکو سوپاسگوزاریەک بۆ خوای پەروەردگار بە ڕۆژوو بووە چونکە غەیری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەسیحەکانیش بە ڕۆژوو بوونە لە حەدیث هاتووە یەهودیەکانیش بە ڕۆژوو بوونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ڕۆژوو بووە وەکو سوپاسگوزاریە بۆ خوای پەروەردگار بەڵام دیارە ئەوان کە بە ڕۆژوو بوون وەکو جەژن تەماشایان کردووە ئەینا وەکو عیبادەتێکی صرف تەماشایان نەکردو ئاوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو هەموو ڕووداوەی ڕەبت کردوتە بە بابەتی برایەتی مادام برایەکم لە هەزاران ساڵ پێش ئێستا خوای پەروەردگار ڕزگاری کردووە لە نەکبەتی و نەهامەتیەک لە دەستی زاڵم و ستەمکارێک من ئەمڕۆ بۆ خوای پەروەردگار سوپاسگوزارە بم کە ئەو عیبادەتی ئەنجام داوە دیارەوە ڕۆژووی شوکرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەنجامی داوە ئیدەن مێژووی عاشورا زۆر لەوە قەدیم درێت دیارە لە دوای پێغەمبەری صلی الله عليه وسلم لە ساڵی 61 کۆچیدا ئیمامی حوسەینی شەهید دەبێت کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی الحەسەن والحوسەین سەیدا شەباب ئەهلی الجەنە یعنی هەردووکیان گەورەی گەنجەکانی بەهەشتن ئیدەن ڕووداوگەلێکی زۆر زۆر تێدا ڕوودا هەم لە پێش هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەم لە دوای هاتنی پێغەمبەریش کە شەهید بوونی ئیمام حوسەینە لە دەشتی کەربەلایە لە وڵاتی عێراق. زۆر باشە کەواتە ئێستا گەر باسێکی عاشورامان بۆ بزانین عاشورا لە چیەوە هاتووە؟ دیارە عاشورا لە زبانی عەرەبیدا پێوترێ عاشورا پێوترێ عشورا پێوترێ خابوڕا هەرسێکی هاتووە لە کتێبەکانی شەرعدا عاشورا ینی دەی مانگ ینی لە عەشرەوە هاتووە واتە دەی مانگ ئەم دەی مانگە دەی مانگی محەڕەمە دیارە محەڕەم یەکەم مانگی ساڵی نوێی عەرەبیە یەکەم مانگی محەڕەم بۆ خۆی فەزڵ و پلۆپایەکی زۆر گەورەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحدا فەرموویەتی أفضل الصيام بعد رمضان شهر الله المحرم باشترین ڕۆژوو لە دوانزە مانگەکەیدا لە دوای ڕەمەزان مانگی محەڕەمە مانگی محەڕەم پێی وتراوە شهر الله خۆ هەموو مانگەکانی خوایە بەڵام بۆ زیاتر فەزڵێک بۆ ئەم مانگە وتراوە شهر الله وەکو چۆنە وترێ کەعبەت الله بەیت الله مەساجد الله وەکو زیاتر فەزڵێ ئەم دەی عاشورایە لەم مانگی محەڕەمەدایە هەم مانگەکە بۆ خۆی مانگێکی زۆر گەورە و فەزڵ و پلەپایەکی پێغەمبەری خوا زۆر گەڕاوە بە دوایدا بۆی بە ڕۆژوو بێت یانی زۆر ئیهتیمامی پێداوە و هەم دەی محەڕەمەکەش کە پێوتری عاشورا واتە ڕۆژی دەیەمی مانگی محەڕەم کە دیارە بەیانیەکە ئەمڕۆ تاسوعایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەم بە ڕۆژوو بووە و هەم فەرمانی کردووە کە تێیدا بە ڕۆژوو بن. زۆر باش مامۆستا سەبارەت بە ڕۆژووبوونەکە کەم سونەتە زۆری موسڵمانان تێیدا ئەنجامی دەدەن. پێغەمبەر خوا صلی الله عليه وسلم لەو ساڵەدا هەموو ساڵێک لە دەی محەڕەمدا بە ڕۆژوو بووە و دواتر کە پێیان ڕاگەیان کە جوولەکەکان و مەسیحەکانیش هەر لەو ڕۆژەدا بە ڕۆژوو دەبن ئەویش باسی لەوە کرد کە ساڵی داهاتووە گەرما ئینشاءڵڵا لە نۆش بە ڕۆژوو دەبێت. ئایا دەکرێت هەر نۆ بە یاخود دەبێت موسڵمانان پێچوانی مەسیحیەت بکەن ڕۆژێکی کە لە تەنیشتیاوێ بۆ منە 11 دەتوانن بە ڕۆژوو بنەگەن نۆ نەیەوێ بە ڕۆژوو بێت. ئەم پرسیارە زۆر جوان و پێم خۆشە تۆزە کاتم بیتێ بە وەڵامدانەوە. یەکەم بە ڕۆژووبوونی عاشورا دەی محەڕەم
بە سێ جۆر ئەتوانی بە ڕۆژوو بیت. ئەتوانی بگریت و دەش بگریت، ئەتوانی دە بگریت و یانزەی لەگەڵا بگری و ئەشتوانی تەنها دە بگریت، یعنی هەرسێکی وارد بۆ لە شریعەتی ئیسلامدا. بەڵام بابەتێکی زۆر گرنگە جەنابەت لە پرسیارەکەدا و ڕوژانت کە زۆرێک لە مسلمانان کەوتونەتە گومان و لەم بابەتە. جەنابەت فەرمووت پێغەمبەری خوا بە ڕۆژوو بووە، دوایی فەرموویەتی ئەگەرمان بۆ ساڵێکی تر کە فەرمویان ئەوە چییە؟ فەرمویان وتیان وڵاوە یەهودە. ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یعنی تا ئەوەندە ساڵ لە مەدینەیە بوو نەیزانی کە یەهود بە ڕۆژوە بێت؟ ینی پێغەمبەری خوا لە کۆتا ساڵدا فەرمووی ئەو بۆ چیەکەن؟ جا مەبەستەکەم لێرەدا شتێکە، ئەو گومانەیە دوو بابەت لێرەدا تێکەڵ یەکراوە، دوو بابەت. ئەگینا پێغەمبەری خوا صلی الله علیه و ئەیزانی بە ڕۆژوو بن. طبعا قڕیش بە ڕۆژوو بووە، قڕیش بە ڕۆژوو بووە و پێغەمبەری خوا بۆ خۆی بە ڕۆژوو بووە لە عاشوڕادا، چونکە ئاگادار بین ڕۆژووی عاشوڕا واجب بووە هەتا ڕۆژووی ڕەمەزان فەرز کراوە. کە ڕۆژووی ڕەمەزان فەرز کراوە، ڕۆژووی ڕەمەزان لە صحیح مسلم داهاتووە، لە کاتی فەرزکردنی ڕۆژووی ڕەمەزانە سەحابەکانە فەرموون لەم یەئمرنا به وەلەم یەنهانا عنه. پێغەمبەری خوا نەفەرمانی پێکردین بە ڕۆژوو بین، نەنەهی لێکردین بە ڕۆژوو بین. لە مسنەدی ئیمامی ئەحمەد داهاتووە فەرموویەتی وەنەحن نەصومه و ئێمە بە ڕۆژوو بووین تایە. ئیدەن بۆ خۆی واجب بووە سەرەتا، پێغەمبەر بە ڕۆژوو بۆ تا ڕۆژووی ڕەمەزان واجب بووە. بچمە سەر گومانەکە لێرەدا ئەوەیە جەنابەت لە پرسیارەکەدا و ڕۆژانت ئەڵێن باشە پێغەمبەری خوا ئێوە لە حەدیثاڵن پێغەمبەری خوا چووەتە شاری مەدینە بە ڕۆژوو بۆ و توێتی ئەگەر ساڵێکی ترمان نۆش ئەگرم خۆ پێغەمبەری خوا سێم ساڵ وفاتی نەکردو کاکە، دوم ساڵ وفاتی نەکردو. ئەمە یەک. ئایا پێغەمبەری خوا ئەوەندە ساڵ لە شاری مەدینەیە بوو نەیەزانی بئاگا بوو لە یەهود کە بە ڕۆژوو بن ئاخر ساڵ فەرمووی ئەگەر مام ساڵێکی تر؟ ئەمە پێم خۆشە ئەم دوو بابەتە لە یەک جیاکەینەوە. یەکەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە هیجرەتەکە بۆ شاری مەدینەی مونەوەڕە لە 12 ڕەبیع الأول ئاگاتاوێ. 12 ڕەبیع الأول کەواتە هێشتا ئەمە مانگی محەڕەم تێپەڕیوە وەنیە؟ ئیدەن پێغەمبەری خوا ئەو ساڵی یەکەم کە گەشتۆتە ئەوێ مانگی محەڕەمی نەبینیوە، لە 12 ڕەبیع الأول گەشتۆتە ئەوێ ئەگەر بە ساڵی قەمەری لە یەکی بینەوە. ئیدەن ئەم ساڵەکە پێغەمبەری خوا گەشتۆتە ئەوێ نەکەسی بینەوە بە ڕۆژوو بوو، نەکەس بە ڕۆژوو بووە، بۆ چونکە محەڕەم تێپەڕیوە. ساڵی دوای ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بینی یەهود بە ڕۆژووە بن فەرمووی ئەوە چییە؟ وتیان وڵاوە لەبەرەوەی کە یەهودیەکان ئەڵێن خوای تەعالا پێغەمبەر موسای نەجات داوە لەو ڕۆژەدا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی نحن أحق بموسى منهم، ئێمە لە پێشترین بە موسا لەوان، ونحن نصومه وأمر بصيامه بە ڕۆژوو بوو فەرمانیشی کرد. ئەمە بابەتێکە، ئەمە حەدیثێکە، ئەمە جارێ باسی نۆ نەکراوە بۆ شتەکە تێکەڵ نەبێت. زۆر جار لای مسلمان ئەم گومانە تێکەڵ بووە. پێغەمبەری خوا لەسەر ئەمە بەردەوام بوو، بەڵام ئاگادار بین هێشتا مخالەفەکردنی یەهودی فەرمانی پێ نەکراوە لای خواوە، مخالەفەی یەهود فەرمان پێ نەکراوە. پێغەمبەری خوا بە ڕۆژوو بشکە ساڵی دووەم پێغەمبەری خوا عاشورا بە ڕۆژوو بوو لێ، چونکە وتمان ساڵی یەکەم کە هیجرەتی کردو فریا عاشورا نەکەوتووە، ساڵی دووەم بەڕێک کەوتۆتە عاشورا و گردوێتی. ئەمە لەسەر ئەم سونەتە بەردەوام بووە، لەسەر بە ڕۆژوو بوونی عاشورا بەردەوام بووە کە پرسیاریان لێ کردووە. لە صحیح مسلم داهاتووە فەرموویەتی یکەفر السەنەة الماضیە، فەرمووی ڕۆژووی بە ڕۆژوو بوونی عاشورا گوناهی ساڵێکی پێشوو گوناهی بچووک ئەسڕێتەوە لەسەر ئینسان. ئیدەن پێغەمبەری خوا لەسەر ئەمە بەردەوام بوو تا ساڵە پێش وفاتی مبارەکی. ساڵە پێش وفاتی مبارەکی پێغەمبەری خوا حەدیثێکی تری فەرموو، کامل فەرموودەیەکی صحیحە لای بوخاری داهاتووە. پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام فەرمووی خالفوا فیه اليهود، یعنی لە کۆتایی تەمەنیدا فەرمووی مخالەفەی یەهود بکەن. خالفوا فیه اليهود صوموا يوما قبله أو يوما بعده لئن بقيت إلى قابل لأصومن التاسع. فرموا إيه ومخالفة يهود مخالفة يهودك لأول هجرة بيغمبري خوا فرماني بينا كربيكا بل كل صالة بيش وفاتها فرموا إيه ومخالفة يهود بكن روجة بيش تريج بالرجوبن والروجة دواتريج يعني روجة دواتر بالرجوبن يعني بتنا عاشورا مقرن فرموا أجر من من بو صالة كتير أو من بو خمنو أجرم. إذن أم تشيروكا أم حديثي بيغمبر طبعا بيغمبري خوا وفاتي كرت
لەگەڵ ئەوەی کە ساڵی یەکەم بە ڕۆژوو بۆ تێکەڵ ئەکرێت وەنیە کە تێکەڵ ئەکرێت کۆمەڵی ئیشکال دروستە بێ یعنی من جاری وایە خەڵک تەلەفۆن مامۆسایانی پێغەمبەری خۆ ئەوەندە ساڵ بێ ئاگا بۆ لەوە یەهود بە ڕۆژوو بوونە نەکا کار ساڵی یەکەم زانیەتی ئەی کە ساڵی یەکەم زانیەتی وتوێتی ئەگەر ساڵێکی ترمان بە ڕۆژوە بمێ خۆ پێغەمبەری خۆ ساڵە دوایەوە نەمردووە ئیدەن ئەم دوو بابەتە لە یەک جا بکرێتەوە بۆی مسلمان نەکەوێتە هەڵەوە ئەمە هەڵەیەکە بەڕاستی زۆر جارێمە ئەیبیستین و خەڵکێک تەیەکەوێ بۆیە پێم خۆش بوو ئاماژەی پێ بکەن کەواتە ئێستا باشتر وایە 9 بە ڕۆژوو بن ئێستا باشتر وایە لەگەڵ ئەوەدا لە فەرمودەی صحیحدا هاتووە طبعاً پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ خۆی دەبە ڕۆژوو بۆ فەرمانیشی بنەوە کردووە بەڵام ئاگدار بین ئەم ڕۆژووی عاشوڕای واجب نییە عاشوڕای واجب نییە تا ئەو کاتە واجب بووکە ڕۆژووی ڕەمەزان فەرز کراوە کە ڕۆژووی ڕەمەزان فەرز کراوە پێغەمبەری خوا نەفەرمانی بە سەحابە کرد بە ڕۆژوو بن و نەهیشی لێ کرد بە ڕۆژوو بن بەڵام ڕۆژەکە ڕۆژێکی گەورەیە یەهود لەو ڕۆژیا بە ڕۆژوو بوون ئەرزم کرد چونکە یەهود وەکو جەژن تەماشایانە کرد وەکو جەژن تەماشایانە کرد لەو ڕۆژەدا بە ڕۆژوو بن چونکە لای ئەوان جەژن بۆ موسای ئەشعەریە فەرمی لە صحیح بوخاری داتووە و هەروەها قوڕەیش بە ڕۆژوو بوون و قوڕەیش لە ڕۆژی عاشوڕادا بەرگی کەعبەیانە گۆڕی یعنی ئەوەندە بە گەورە تەماشایانە کرد تەمەن ئێستا مسلمانان ڕۆژی کاتی حەج ئەی گۆڕن وەنیە بەرگی کەعبە گۆڕن بەڵام ئەو کاتە قوڕەیش لەبەرەوەی ڕۆژی عاشوڕا زۆر بەلایەنەوە گەورە بوو ڕۆژی عاشوڕا بەرگی کەعبەیانە گۆڕی بەڵێ ئێستا مسلمان ئەگەر هیچ نەتوانێ بتوانێت دەی عاشوڕا بە ڕۆژوو بێ چونکە بەڕاستی خێرێکی گەورەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە چەندین فەرمودەدا ئاماژەی بۆ کردووە کە ئەم دەی عاشوڕای ئەگەر ئینسان بتوانێت بە ڕۆژوو بێ خوای پەروەردگار لە تاوانی ساڵێکی ڕابردووی لە تاوانە بچووکەکان دیارە خۆشە بێت کە ئەوش فەزڵێکی گەورەی ڕۆژێکە بەسەر ئینساندا تێپەڕێ با ئینسان ئەو ڕۆژە هەم بە ڕۆژوو بوونەکەی و هەم ڕۆژێکی گەورەژە لەو ڕۆژەدا کردەوەی تری تێدا ئەنجام بدات زۆر باشە کەواتە گەورەترین پاداشت بە ڕۆژوبوونی دەی محەڕەمە وەگەوەی کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ئەگەر سەفەرێکیش بکەیت ئەتوانی بە ڕۆژوو نەبی بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەی بۆ کردووە کە لە دەی عاشورا ئەگەر سەفەریشتان کرد بە ڕۆژوو طبعا لە ڕۆژووی سنات ئینسان مخەیەرە بۆ خۆی وەنیە بەڵام ئاگدار بین لە نەسەکانە تێکەڵی بابەتێک نەکەین ئەم ڕۆژوی عاشورایە مادام واجب بووە ئێمە فەرمودەکانی پێش واجب بوون تەطبیق نەکەین لە دوای واجب بوون وەنیە چونکە وتم ڕۆژوی عاشورا واجب بووە تا ڕەمەزان فەرز کراوە لەسەر پێغەمبەر و ئومەت کەواتە لە پێشدابەزینی مانگی ڕەمەزان پێش واجب بوونی مانگی ڕەمەزان با فەرمودەکان جێبەجێ نەکەین لە دوای مانگی ڕەمەزان چونکە پێش واجب بوونی ڕەمەزان و عاشورا واجب بوو ئەرزم کردن بەڵام دوای ڕەمەزان پێغەمبەری خوا نەفەرمانی کردو بە سەحابەکان بە ڕۆژوو بن و نەنەیشی لێکردو سەحابەکان بە ڕۆژوو بوونە ئینسان بوا باشترە ئەو ڕۆژە هەر چۆنێک بووە بە ڕۆژوو بێت بۆ چونکە ئەمە ڕۆژوی عاشورا طبعا بەڕێزان قەزا ناکرێتەوە یعنی ئێستا ڕەمەزان ئەگەر لە ڕەمەزانە نەیگری قەزا ئەکرێتەوە بەڵام ئەم ئەو ڕۆژەیە کە ڕۆژ قەزا ناکرێتەوە بۆیە گرنگە ئینسان ئەو ڕۆژە ئەگەر لە سەفەردا بوو ئەگەر لە حەضەردا بوو لە هەر کوێیەکدا بوو ئەم ئینسان ئەو ڕۆژە بتوانێت بە ڕۆژوو بێت چونکە بەڕاستی ئەجر و پاداشتێکی زۆر گەورایە و هەروەها اقتداکردنە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو سوپاسگوزاریەک بۆ خوای پەروەردگار کە خوای تەعالا پێغەمبەر موسا وەگەلەکەی ڕزگار کرد بە ئومێدیەوەی کە ببێتەوە کاری ڕزگاربوونی مەزلومانی دنیا وەرچەرخانێک بێ بەسەر مسلماناندا بێ وەکو چۆن وەرچەرخانێک بۆ بەسەر بەنی ئیسرائیلدا لەسەر دەمی پێغەمبەر موسا داهاتووە. زۆر باش مامۆستا پێ دوانێت کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ڕۆژوبوونی ئەم ڕۆژانە کۆمەڵێک پند و ئامۆژگاری تێدا یەکێک لەوانە کە گرنگە مسلمان دوای هەموو ناڕەحەتیەک دوای هەموو ناخۆشیەک بۆ منە تووشی نەخۆشیەک دەبێت و دوای ڕزگاری دەبێت لەو نەخۆشی و لەو نەهامەتیە وەکو سوپاسگوزاریەک ڕۆژوو بگرێت واتە بۆ نەگەر نەخۆش کەوتی بۆ بەتابەت لە ئێستادا کە خەڵکێکی زۆر تووشی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا دەبێت تا چەند گرنگە کە مسلمانان دوای ئەوە کە خوای گەورە نعمەتی لە شتاقەکەی پێبەخشیەوە بە ڕۆژوو بێت یاخود کارێکی دیکە خێرێکی دیکە بکات. طبعا قسەیەکی زۆر جوانە قرآن فرمي إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا فسبح بحمد ربك واستغفر يعني روح كاتب يغنبروا مسلمان أفرمي أجر شتيكي خوشات بسرتانا أجر سركوتني كات بسرتانا وخلقي آدنا إسلامك وتام خوشية ونيا إيه ولا مكاتيات شبكا
کاتێک خۆشیەکتان بۆ هات کاتێک مژدەیەکتان بۆ هات فسبح ئیدەن عیبادەتی خوا بکەن تەسبیحات بکەن کاتێک کە ئینسانیش مصیبەتێک هات بەسەریدا ناخۆشیەک هات بەسەریدا یان مژدەیەکی خۆشات بەسەریدا ئینسان وەکو شوکرێک بۆ خوای پەروەردگار عیبادەتێک ئەنجام بدا باشە وەکو چۆن پێغەمبەری خوا وەکو شوکرێک بۆ خوای تەعالا و تەنانەت پێغەمبەر عیساش بە ڕۆژوو بۆ بەزانیتان چونکە لە حەدیث هاتووە نەساڕاش بە ڕۆژوو بوونە خۆ نەساڕاش شوێن کەوتوی پێغەمبەر موسا نین ئەی بۆ بە ڕۆژوو بوونە چونکە پێغەمبەر عیسا وەکو سوپاسگوزارەیەک بۆ خوای پەروەردگار بە ڕۆژوو بووە بەوەی ڕزگاربوونی پێغەمبەر موساوە کە برایەتی پێغەمبەران هەموویان برایەکن پێغەمبەری خۆشمان بە ڕۆژوو بوو ئیدەن ئەمە دەرسێکی زۆر گەورەی تایە پندێکی زۆر گەورەی تایە ئینسان لە دوای هەموو ناڕەحەتیەک هەموو ناخۆشیەک پەنا بەرێتەوە بۆ خوای پەروەردگار لە دوای هەموو ڕزگاربوونێت چونکە تەنها خوای پەروەردگارە دەرگای خێرەکاتەوە تەنها خوایە دەرگای شەڕەکاتەوە تەنها خوایە خەمەکان لادا تەنها خوای پەروەردگارە خۆشی بۆ ئینسانێنێ تەنها خوای پەروەردگارە کە شایەنی ئەوەی ئینسان سوپاسی بکات بە موتڵەقی بۆیە گەرنگە دوای هەموو ناخۆشی و ناڕەحەتیە ئینسان پەنا بەرێتەوە بەلای خوا بڵێ خوایە سوپاس دەکەم جا بە هەر جۆرێکی سوپاسگوزاری بێ بە ڕۆژووبوون بێ خێرکردن بێ پاڕانەوە بێ نوێشکردن بێ هەر کامێکیان بێ ئەم دەرس و پند و عیبرەتەی تایەکە بە تایبەتی لە زاڵم کەسێک نەجاتی بێ باڕێک سوپاسی خوای لەسەر بکات چونکە ئەوە خوا ڕزگاری کردووە کەواتە بەدەر لە ڕۆژوگرتن باشترین کردار چێ لەو ڕۆژە کە بکرێت لەگەڵ ڕۆژوگرتنەکەیە طبعا مادام باشترین ڕۆژ بێت لە دوای ڕەمەزان کە ڕۆژوی تیا بگیرێ کردەوەی تریشی تیا بگیرێ باشە بکرێ باشە چونکە خوای پەروەردگار کە ڕۆژەکانی دروست کردووە کە ئینسانەکانی دروست کردووە کە ئەرزی دروست کردووە فەزڵی هەندێکی داوە بەسەر هەندێکە خوای پەروەردگار لە کۆی مرۆڤایەتی 124,000 پێغەمبەری جا کردوێتەوە نییە دوای لەم 124,000 پێغەمبەرە 20 جا کردوێتەوە لە قورئانە باسی کردو دوای ئولو العەزمی جا کردوێتەوە لە ئەرزەکانیشدا خوای تەعالا هەندێک زەوی جا کردوێتەوە نییە هەندێک زەوی باشترە لە ئاوا باشترین ئاومانێکە ئاوی زەمزەمە خراپترین ئاومانێکە ئاوی بیری بەرهوتە لە یەمەن هەندێشتی جا کردوێتەوە لە ڕۆژەکانیشدا ڕەمەزانی جا کردوێتەوە دوای عاشوڕا جا کردوێت ئەم ڕۆژانە کە جا کراونەتەوە ئینسان لەم کاتەیە عیبادەتێکی زیاتر ئەنجام بدا خێرێکی زیاتر ئەنجام بدا ئەوە بەڕاستی ئیشێکی زۆر باشەکات چکە بۆ خۆی ڕۆژەکە ڕۆژێکی گەورەیە پێغەمبەری خوا توانوێتی بە ڕۆژوو بێت مسلمانێک لە خوای وەکو سوپاسگوزاریە کە من بە ڕۆژوو نابم لەم ڕۆژەدا خێرێکەکەم لەم ڕۆژەدا عیبادەتێکی زیاترەکەم وەکو سوپاسگوزاری بۆ تۆ کە پێغەمبەرێک لە پێغەمبەران و ئومەتێک لە ئومەتە مەزلومەکانت ڕزگار کەواتەوانی کە عوزرێکیان هەبێت و نەتوانن بە ڕۆژوو بن ئەتوانن کردەوەی نیەتەوە ئەنجام بن تایبەت لەوانەیە پیرێک بێت بە کەوتەیەک نەخۆشێک خانمێکە بۆی عوزرێکی شەڕیەوە نەتوانێت لەو ڕۆژەیە بە ڕۆژوو بێت ئەتوانێت کردەوەی با لەو ڕۆژە کردەوەیکی باش ئەنجام بدات وەکو سوپاسگوزاری بە خوای پەروەردگار زۆر باشە مامۆستایان پێدوانیە ئەم فەرموودەی یاخود ئەم سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پامێکی دیکەی تێدایە بەوەی کە هەرچی جوولەکە و نەسارا کردیان ئێوە مەیکەن ینی لە ئێستادا دەبینی کە زۆری مسلمانان تەقلید لە جوولەکە و لە مەسیحەکان دەکەن لە زۆر بابەتی دیکەیە ئەمە ئەو پامەش ناگەنێت کە گرنگە مسلمانان خۆیان بە دوور بگرن لە هەموو تەقلیدێکی ئەوان طبعا تەقلید لە عیباداتدا بێ ئینسان خۆی لێ بپارێزێ لە یەهود و نەسارا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کۆمەڵی شتا فەرموویەتی ئێوە مخالفەی یەهود بکەن لە کۆمەڵی شتا هەم لە سیمایە و هەم لە عیبادەتدا ئێوە مخالفەیان بکەن بۆ مخالفەیان بکەین بۆ ئەوەی کە ئەو پێی وایە ئەمە هی ئەوانە ئەگەر بۆکو ئەوانت کرد ئەڵێەوە دیارە لە دینەکەی منەوە خۆی هیچ شتێکی تیانێ دینەکەی و بۆیە وەکو من ئەنجامێدا بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو چەند مانگی کە ڕووی کردە بەیت المەقدیس کە قیبلەی ئەوانە زۆر ناڕەحەت بوو تا خوای تەعالا فەرمانی پێکرد کە ڕووی بگۆڕێت پێی ناخۆش بوو کە ئەوانە یانوت ئەمە خوای وازی لێناوە قیبلەیەکی بۆ دیاری ناکە هەر ڕۆکاتە قیبلەکەی ئێمە ئەنی ئەویان بەسەریان کرد بۆیە ئەوەی تایە کە ئینسان لەو شتانەیە بە تایبەتی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەی پێ کردووە ئینسان مخالفەی یەهود بکات بۆ چونکە ئەمە دینەکەمان فێرمانەکە کاکە مخالفەکردنی یەهود ئەوە نییە کە ئەو پانتۆڵە پێەکە من پانتۆڵە پێ نەکەم مخالفەکردنی یەهود ئەوە نییە کە
ئەو ڕیشی هەیە من ڕیشم نەبێت مخالەفەکردنی یەهود لەو شتانەیە کە پێغەمبەر باسی کردووە ئاگادار بین چونکە یەهود ئەمڕۆ ڕیشی هەیە یخۆ سونەتە تۆش ڕیش دەبێ وایان نە ئاجا بۆیە بەڕاستی ئەو شتانێک کە پێغەمبەری خوا فەرمانی پێکردوین نابێ ئەمە شوێن یەهود بکەوین چەندە پێغەمبەری خوا فەرمێ لە کۆتایی زەماندا خەڵکانێک شتێکی عام نییە نانە شتێکی عام نییە نانە مخالەفەکردنی یەهود شتێکی عام نییە یەهود شتێک دروست دەکات لە بواری تەکنۆلۆژیای دنیاە مسلمانان با چاو بکەن و دروستی کەنەوە وانە لەواچێ مۆبایلەکەمان خەڵکێکی یەهودی دروستی کرد بێ وایان نە لەواچێ و جلەی بەرمان شەریکەیەکی یەهودی تەسمیمەکەی دانابێ وانە لەواچێ ئەم کامێرە و شتانێکی ئێستا بن شەریکێکی یەهودی دروستی کرد بێ جاگەر مسلمانێک تەقلیدی بکە شتێکی باشەکات بەڵام باسەکە ئێمە ئەو شتانی کە نەسی لەسەرە غیری ئەوانەی کە نەسی لەسەر نییە ئێمە مخالەفە یەهود ناکەین کاکە هەنی خۆ شتە باشەکانیان وەرەگرین ئەو شتانەی کەین ئەوانە چاکە وەریەگرین بەڵام ئەو شتانێک کە ئیسلامە فەرمێ مخالەفەیان بکەن لە قسەکردنە لە عیبادەتکردنە لە پۆشینی هەندێک جلوبەرگە کە جلوبەرگی ئەوانە لە دروستکردنی شوێنی نوێژگە کە ئەوان چۆن دروستێکە نابێ ئێماوە دروستیکەین لە بەڕۆژوبوونی هەندی ڕۆژە کە لای ئەوان گەورەیە بەڵام نسخ بۆتەوە بەپێی ئايات و ئەحادیثی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە لەوانەدا تەنها مخالەفە یەهود دەکەین ئاگادار بین لە هەموو شتێکە مخالەفە یەهود واجب نییە لەسەر ئێمە مامۆستا پێشتر ئاماژەت بە کۆمەڵێک ڕوودا و کرد کە ڕوویان داوە لەکەواتە گرنگترین ڕووداویان کامانن کە لەم ڕۆژەیە ڕوویا بێت گرنگترین ڕووداویان کە لە فەرموودەی صحیح داهاتووە ڕزگاربوونی پێغەمبەر موسایە پێغەمبەر موسا کاتێک کە فرعون لە ماڵی فرعونە گەورە بوو و دوایی بەنی ئیسرائیلی لەگەڵدا بوو فرعون دوای کەوت دوای بەنی ئیسرائیل کەوت بۆی کە ئەزیێتیان بدا بیان گرێ زیندانیان بکە بیان کوژێ پێغەمبەر موسا لەگەڵ 12 تیرەی بەنی ئیسرائیلدا ڕایان کرد 12 تیرە 12 نەقیە لەگەڵ ئەم 12 تیرەیە کە ڕای کرد ئیتر بەردەمیان بەحر بوو بەردەمیان بەحر بوو وتیان وڵای موسای بۆ کوێ بڕۆین خۆ ئەخینکین پێغەمبەر موسا بە فەرمانی خوای پەروەردگار کە بە گۆچانەکەی دەستی 12 شەقی کردە بەحرەکە چۆنە خوای پەروەردگار ئەزانێت بەڵام ئیترە موعجیزەیە موعجیزەی پێغەمبەرانە طبعا هیچ تیرێکی لەوی تریانەوە ناڕۆیشت تیانە بێ هەر یەکەمان شوێنی تایبەتیمانە بێ هەر یەکەمان دوای ئەوەی کە ئەگەنە بەحرەکە و کۆتا نەفەری بەنی ئیسرائیل لە بەحرەکە نەجاتیانە بێ فرعون و دارە و دەستەکەی هەر بەو شوێنەیە ئەڕۆن خوای تەعالا هەموویان غەرقەکات لەوێ فرعون غەرقە بێت و دار و دەستەکەشی کە شوێن پێغەمبەر موسا کەوتونە بۆی ئازاریان بدەن هەموویان غەرقە بن جا ئەمە ڕووداوێکی زۆر گەورەیە ئەمە ڕووداوێکی زۆر گەورەیە مەزلومترین ئینسان بەرامبەر زاڵمترین ئینسان لەو ڕۆژدا خوا یەکلایی کردەوە یعنی زاڵمترین ئینسان فرعون بوتی ئەنە ڕەبوکم الأعلى ئەو پەڕی جەبەروتە ئەو پەڕی ملوڕیە کە ئینسانێک پێی وابێ خوایە وانە لەو ڕۆژەدا خوای تەعالا زاڵمترین کەسی لەناو برد و بەستە زمانترین کەس مەزلومترین کەس کە پێغەمبەر موسا و بەنی ئیسرائیل بوون لەو ڕۆژەدا خوای تەعالا ئەوانی سەرخست بەسەر بەڵام چۆن سەرخستنێک معجیزە بە معجیزە کە دیارە پێغەمبەران معجیزەیان هەیە یعنی ئەمە لەواچێ باسی کەین بڵین ئەو بەحرە چۆن شەقە بکاتێتر معجیزەیە ئەو خوایە کە مانگی لەت کرد کە ئێستا عیلمی تازە ئەیسەلمێنێ مانگ لەت بووە وەکو معجیزەیە بۆ پێغەمبەری خوا کەیسە معجیزە نەماوە معجیزەی پێغەمبەرانە کەرامەتی ئینسانی ترە ئەو معجیزانە خوای تەعالا لەسەر پێغەمبەران لە دەستی پێغەمبەرانە پیشانی ئومەتیدا بۆی ئومەت بزانن کە ئەمە پێغەمبەری خوایە ئەمە شتێکی زۆر گەورەیە تایبەت بۆ پێغەمبەران و ئینسانە بێ باوەڕی بۆ معجیزانە شەویست مامۆستا زۆر بە کورتی مانگی محەڕەمێکێکە لە مانگە قەداغەکراوەکە ئەو شتانە چی کە قەدەغەن لە مانگەدا طبعا مانگی محەڕەم من لە زبان لە عەرەبیدا چەند مانگێکمان هەیە مانگە حرامەکان واتە لەو مانگانەیە نابێ ئینسان جەنگی تێدا بکات طبعا لە مەکەیە
هەموو کاتێک شەڕی تیاکرا بەڵام خی پەروەردگار کۆمەڵە شەهر الحڕم کۆمەڵە مانگێکی حرام کرد کە نابێ ئینسان جەنگی تێدا ئەنجام بدات مانگە بەڕێزیان کۆمەڵە مانگی بەڕێزن کۆمەڵە مانگی پیرۆزن کە ئەم مانگە یەکێکە لەو مانگە ئەم مانگی محەڕەمە کە یەکێکە لەو مانگانەی شەڕکردن تێیدا ئازاردانی خەڵک تێیدا حرامە نابێ ئینسان ئەنجامی بدا بە تایبەتی وەکو حورمەتێک بۆ کەعبە لە کەعبەدا نابێ شەڕ بکرێت لە مەکەدا نابێ شەڕ ئاژاوە ئەنجام بدرێت دیارە مانگی پێش ئەمەش کە مانگی ذیلحیجەیە ئەو ژەر کۆمەڵشتی تیا حرامە یعنی کاتێک ئینسان لە مانگی ذیلحیجەیە بوو کە لە حەجدا بوو نابێت داڕەڵکەنێ نابێت تێر بکوژێ وەنیە نابێ مەسەلەن ئازاری خەڵک بدا چکۆ بە ئیحرامەوەیە لە مانگێکی پیرۆزدایە کە مانگی حەجە و مانگی دوای وشکە مانگی محەڕەمە ئەم مانگە محەڕەمانە لای خۆی پەروەردگار تایبەتمەندیەکی جیای هەیە لە مانگەکانی تر کە بە ئینسان زۆر بە پیرۆزی تەماشای بکات وەکو مانگێکی ئاسایی تەماشایان نەکات. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا شەخاوەن سیا مەنسووری زانایانی زۆر سپاس بۆ ئامادەبوونێت زۆر بەخێر گەورە پاداش بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست گروپی خەیاڵی خانمان گروپێکن کە لە کۆمەڵی خانمی دەزڕەنگین پێکاتون کە هەریکێکیان و لە بوارێکدا دەزڕەنگینە. لەو بارەوە هاوکارانمان ڤیدیۆکیان بۆ ئامادەکردین کە ئەم خانمانە چالاکیەکیان ئەنجامداوە فەرمونون با پێکەوە بینەری بین. گروپی خەیاڵی خانمان لە ساڵڕۆژی دامەزراندنیدا چالاکیەکی دۆڕۆژەی ئەنجامدا و کاری دەستی چەند خانمێکی دەزڕەنگین نەمایش کرا. ئەوانەی لێرەن شەو ڕۆژیان خستۆتە سەریەک بۆ پەیداکردنی بشێوی ماڵ منداڵەکانیان لە ڕێگەی کاری دەستی و چنینەوە. کاری دەستی بەشداریم کردووە و بۆ نمونە سەر و کڵاو ملوانکە و پشتێن و کیفی پارە بەو کارانە زیاتر سەرقاڵی بۆ نمونە مەدالیا ئەم شتانە دروست دەکەم. پرۆژەکە چییە بەشداریتان کردووە چەند ڕۆژ؟ پرۆژەکە 2 ڕۆژە گروپی خەیاڵی خانمان ساڵی یادیەتی بە بۆنەی ئەوەوە پرۆژێکمان ڕاگەیاندووەویش بۆ سرجەم خانمەکانە ئەویش کە هەموو کارەکانیان بە خواردن و ئیشی دەستی و ئیتر هەچ کارێک هەبێ لێرە بەشداریمان کردو و کارەکان مەخستۆتە ڕوو هەریەکە و بە ئیشی خۆی بەشداری کردووە. گروپە سوودێکی بێوە گەیاندووە لە ماوەی دەست بەکار سوودێکی باشی گەیاندووە یەکەم بە بۆنەوەی هەموو خانمەکان بەیەکەوە کارەکەین دووهەم لە ڕێی گروپەکەەوە کار و چالاکەکانمان هەمووی ئەخەینە ڕوو بۆ نمونە کە پێشەنگایە گەبێ هەمومان لە ڕێی ئەو گروپەوە ئاگدارەکرێنەوە سرجەم کار و چالاکیەکان لە ڕێی ئەو گروپەوەیە. ئەو خانمانە ڕۆژانە چەند کاتژمێرە کار دەکەن و هەشیانە کارەکەی کردووە بە پرۆژە لە دوکانەکان لەگەڵ چەند کەسێکی دیکە بە هاوبەشی کار دەکەن بەڵام دەڵێن بازاری جلوبەرگی ئامادە و خشت و جوانکاری ئامادە کار و کاسبی ئەوانی سست کردووە چونکە کاری ئامادە کوالیتی باش نییە تەنها لەبەر ئەوەی هەرزانترە باشتر لەلایەن هاوڵاتیانەوە دەکردرێت خەڵکی گوێ بە باشی کاڵا نادات و تەنها هەرزانی لا گرینگە. زیاتر بە ئاوا و جلی نوێش ئەم ئیکسسواراتش بە سەدەف بەشداریم کردووە. ئەمانە دەستکردی خۆتانن ئەم شتانە؟ بەڵێ. بڵێن کوردین یا چۆنە؟ کوردین وەڵا ماشەکە ئەکرین و لەسەر تەڵەبی کەسەکەی دوورین ئێمە. چەندێکە لەگەڵ گروپەیە ئیشەکەیت لە ڕێگەم گروپە توانیتە بەرهەمەکانە بناسێنی؟ بەڵێ زیاتر بەرهەمەکان لە ڕێم گروپۆ ناسان تقریبان 6 مانگ کە بێ لەگەڵیانە. ئەم بەرهەمە کوردیانە کە ئێستا خەڵک کەمتر بەکاریهێنە هۆکارەکەی چییە؟ وڵی هۆکارەکەی زیاتر لە دەرۆشتی ترێنن هەرزانتر و بەکەمترێن بە خەڵکی ئەوەیە. ئەوە نرخەکەتان گرانترە لە شتی من جاری وایە شتێک کە دروست یەکەم 5 خەمە سەری بۆ حەق دەستی خۆم ئیتر واژەڵە گرانە شتەکە ئێمە گرانی کڕین نازەمەوانی کە ئەو شتانیان بەرزان چۆن دەستیانەکەی چۆنەی هێنن. ڕۆژانە چەند کاتژمێر کارەکەن بۆ دروستکردنی ئەم شتانە؟ وەڵاهی ئیتر بە پێی مەجال ئێستا مەسەرەن ملوانکێکی ئاوە لەوانێ 3-4 ساعتێکی بێ دروستی بکەی بەڵێ یان بتەوێ عەبایا بدووری هەتا ئەی بڕۆیە دووری 3-4 ساعتێکی تەرخانکراوتان بۆی تەرخان نەکردووە مەسەن ڕۆژەکە دوکان خەسووم دوکانی هەبوو زوو خەیات بێسەر بە حکومیەوەی تۆزێت چۆتە تەمەنەوە لەگەڵ دشەکەمان لە دوکانێکە ئیشەکەین دوکانەکەی ئەو بکرێ. بۆتە سەرچاوی بۆ ژیانتان؟ باشە یعنی بەڵێ بە زۆریش نا لەبەرەوەی زۆر کەس هەتا شتە بازارێکی وەستا بێ ئەوی ناوێت. بارەکەی چییە؟ گرانی نرخەکەیەتی یان
مەسەرەن لە دیساینەوانەیە بەدڵیان واللهی بەدڵیانە بەرەوەڵڵ مەسەن تو هەرچەند سێرەکی قماشەکە ئەکریت پارەی قماشەکە شنایانەوە کە بۆیانە دووریت خۆمان ئێستا مەسەرەن داوایەکە مەساڵەن جبێک ماوە دوورە چی قماشەکەی ئەکرین لە بازار ئەی دووریت ینی کەمی نختێکی کەمی خینە سەرەوە زەحمەتی کە ئەی دووریمانەوە ژەڵەن گرانە ئیتر نازام هۆکارەکەی چی هۆکارەکەی شتەکانی ناو بازاڕی و هەرزانە بەس تۆ کە شتەکەیەکی بەدڵ و گیان بۆ یەکەی تو ینی دوورینێکی جوانە ئوتی و بەڵێ ئیشەکەی جوانترە تاکیشە بڵێ نەو شتێکی دووری تاکە خۆ لە بازاڕان نیە بەسەرەوە ژەڵەن گرانە گروپی خەیاڵی خانمان لە چەند خانمێک پێکاتون و بەیەکەوە پێشنگای کاری دەستی دەکەنەوە و بەرهەمەکانیان بە هاوڵاتیان دەناسێنن ئەوان دەڵێن لەو ڕێگەیەوە توانیویانە بەرهەمەکانیان ساغ بکەنەوە و هاندەرێکی باشە بۆ ناساندنی بەرهەمەکانیان بە هاوڵاتیان. ڕامیا عوسمان تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی. بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بووبێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین. خواتان لەگەڵ.